بەناوی خوای گەورە و میێرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێتەوە کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەری ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێ لە پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین بۆ پێشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە هەروەها کۆمەڵێک بابەتی پێوەست بە ژیانی ڕۆژانە و هەروەها کێش و گرفتایی هاوڵاتیان ئەمڕۆژ هەوڵ دەدەین قسە و باسییان لەسەر بکەین. لە بەش یەکەمی بەرنامەکەمانە باس لەو ڕێگا دروستانە یاخود کۆمەڵێک ڕێنمایی گرنگ بۆ قۆناغی دەستگیرانداری لە نێوان هاوسەراندا لە نێوان ئەو کەسان لە نێو دەستگیرانداراندا ڕەنگە زۆر جار کاتێک دەستپێکی پرۆسەیەکی هاوسەرگیری دەبێت کێش و گرفت دروست دەبێت یاخود کەم ئەزمموی و کەم تەجروبەی زۆر جار دەبێتەوە هۆی هەر لە قۆناغی دەستگیرانداری جابوونەوە کەواتە ڕێگا دروستەکان کامان چۆن مامەڵە بکرێ ڕۆڵی خێزان ڕۆڵی تاکەکە خۆی لە قۆناغی دەستگیرانداریدا. لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە باس لە دیجیتال مارکێتینەکەین کە ئەمەش دڵنیان لە هەرێمی کوردستان ڕەنگە مێژوێکی زۆر دوور و درێژی نەبێ بۆیە هەموو بابەتێک کە سەرەتا دێتە نێو کۆمەلگاوە ڕەنگە کۆمەڵێک سوودی زۆر باشی هەبێ و ئەگەر بە هەڵە بەکاربێنرێ کۆمەڵێک زیانشی دەبێ قسە و باس لەسەر سوود و زیانەکانی دیجیتال مارکێتین دەکەین. لە بەشی سێمی بەرنامەکەشمانە باس لە شتێکی پێ دەوترێت کەڵەشاق لە کۆمەڵگای کوردەواری کە ئەویش ڕاکێشانی خوێنە لە پشتی مرۆڤ یاخود لە بەرهەنێک لە بەشەکانی جەستە لە ڕێگەی کۆمەڵێک کەرەستەی سادەی سەرەتایی کە کەڵەشاق مێژوویی دوور و درێژی هەیە پێشکەوتنی زانستی پزیشکی و وەروەها هاتنە ئارای کۆمەڵێک کەرەستەی پزیشکی لە جیهانی کۆن یان با بڵێن بە تایبەتیش لە نێو مێژووی شارستانیەتی ئیسلامی کەڵەشاق واتە ڕاکێشانی خوێن بە کۆمەڵێک ئامێری سادە ڕۆڵ و وەروەها کاریگەری هەبووە ئەمە با بزانین لە ڕوانگەی تەندروستیەوە سوودەکانی کێ ئەبێ ئەم کارە بکات ئایامە تا چەند گونجاوە قسە و باس لەسەر کەڵەشاق دەکەین. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ئومێدەکەین پێشبینی بارانبارین لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان هەبێت و پاییزێکی باراناویمان هەبێت. بەڵێزان دروستکردنی خێزان وەروە خێزانێکی تەندروست بۆی کۆمەڵگایەکی تەندروست و ئارام بێت کۆمەڵێک قۆناغی لە ڕێە وەروە لە پێشە یەکێک لە قۆناغەکان قۆناغی دەستگیرانداریە کە دوو تاک لە دوو ڕەگەزی جیاواز لە قۆناغێکا تێپەڕ دەمەن بۆی زیاتر ئاشنا بن بە بیر و بۆچوون و وەروەها بیرکردنەوەی یەکتری دیارە لە هەموو کۆمەڵگایەک بە پێی دابوونەریت و عاداتی ئەو کۆمەڵگایە ئەو قۆناغانەش تێپەڕ دەبن دیار لە کۆمەڵگای کوردەواری شایەمە کۆمەڵێک ڕەنگە ڕێنمایی یاخود کۆتوبەن یان هەر شتێک ناوی بنین لە
قۆناغی دەستگیرانداری هەمان بێ بابزانی ڕێگا دروستەکەی نێوان هاوسەران لە قۆناغی دەستگیرانداری چۆنە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد جەلال ڕاوێژکاری خێزانی مامۆستا ئازاد بەخێر بێت دروستی چۆنە باشە خۆ لێ شاردین لە خزمەتان ناون چاوانجەگەم دەستگیرانداری دەستگیرانداری لە ڕوانگەی خێزانێکەوە یانی چی دەستگیرانداری خۆی دەستگیرانداری لە چێوە هاتووە مەسەلەن هاڵێت دەستگیر ئەوە واتایەکی هەیە مەسەلەن بۆ منە گەرم بوونەوە عادەتەن گەرم بوونەوە ینی شەحن بوونەوە بارگاوی بوونەوە نێوان دوو کەس ئەمە بە کورتەکەی ینی تقریبا موجب و سالب کە یەکێک لێ هاجارە شتێک شۆرتەکە نا بەڵام دەریکابرا بارگاویە بنەوە خۆی لە کۆمەڵگەی ئێمە ئیتر ئەمە زیاتر بەو قۆناغە ئەوترێت کە لە پێش پرۆسی هاوسەرگیری واتە پێش قۆناغی گواستنەوە ئەو پێوترێت دەستگیرانداری ئیتر بەپێی تەمەنەکان دیارێ مەشار قسە بەو کۆمەڵگەی خۆمانکەین بەڵام ڕەنگە زۆر کوردی ترمان هەبێت لە کۆمەڵگاکانی تریش بژی بەشێک لە کوردەواریە کە لای مامۆسایەکی ئاینی مارە کرایە خۆت با بڵێن ئێستش کە قانون هەیە ئیترچێتە قۆناغی دەستگیرانداری بەڵام هەنێک شوێنی تریشێ هەر پێشەوەی مەسە نیشانەکردن هەیە ڕەنگە هێشتا تەنە خانوادەکان ئاگادارن ئەم دوو کەسە ڕەنگە گونجاوبن بۆ یەک بەتەکیت خۆی ئەزانچی لە کۆمەڵگەکانی تر بە تایبەتی لە هەندێک وڵات کە ئێستا ڕەنگە نەتوانم هەمووی ئاماژەی پێ بم قۆناغی دەستگیرانداری نییە مەسەلەن هەندێک حاڵەت هەیە پێڵن بۆیفرێن جێڵفرێن ئەم حاڵەتانە بۆ مناوە جاری وایە مناڵی ژەبێت ئەوە هەر بەڵام لای ئێمە دەستگیرانداری یعنی زیاتر حاڵەتێکە بڵین لە دوای قۆناغی مارەکرد بەڵام ئەمە جاران لە لادەیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەوەی لە هاوینە بچوایە داوای کچێک مەسە باوکی کچەکەی و بڕۆ پاییز وەرەوە من دایمەن لە پاییزا مەسەلەن هاتۆ سەرنج بیت مەسەلەن لە یعنی ئەوەنەیە خایەن جاری وە هەیە بەڵام لە کۆمەڵ ئێستا لێسایە زیاتر حاڵەتێکی بڵین بۆ لە کۆمەڵگەی ئەمە و لە خێزانەکانی کۆمەڵگەی کوردی ئەوەی کە من سەرنجم ما بێت تقریبا 6 مانگە خایەنێ دایمەن 6 مانگ بۆ ڕێگە دروستەکە ئەوە ناکرێ بڵێ مەسەلەن بۆ ڕێگە بێ ئەوە بخایەنێت بەس من دایمەن دامناوە و ڕاوێژکاری خێزانی بەپێی تەمەنەکە قۆناغەکەم بۆ داناوە بەس لە زۆر کۆمەڵگەی ترا هەر نییە یعنی قۆناغێک نییە بە ناوی دەمە بۆ نمونە من شوێن هەیە هەندێک قەبائیل تر هەیە هەندێک نەتەوەی تر هەیە ئەمڕۆ ئەچێتە داوای بەیانی مەسەلەن بێ بیجۆزێتەوە هەر لە کۆمەڵگەی کوردی شاڵە جاران بۆ چوونێک هەبوو نانی دەستی ژن حرامە بۆ چوونێکی هین بوو مەسەلەن کلاسیکی تەقلیدی بەداخەوە تێڕوانینی خراپ بەرامبەر بە ژن لەگەڵ مارەی کرد نانی دەستی بە من حرامە بێ بیجۆزیتەوە چەندین باوکەیە مەسەلەن تەلەفۆنەکە بۆ کوڕەگاڵێک کاکەوە تۆ مارو کردووە ئیتر چیەکە لێرە بۆ بەبار بەسەر منەوە ها ئەوەی پێڵێن بەرمی لە بارود لە ماڵە بەس ئێستا الحەمدولله وەعیەک هەیە وەعی خێزانی گەورە هەیە من زۆر جاریانی ڕێنمایی یەکەم ڕێنمایی خێزانە جوانەکانەکەم ئەو ئەزمونانەی کە ئێستا لە کۆمەڵگەی کوردیا هەیە دایما نەگەر لە قۆناغی دەستگیرانداری ئەو پرۆسەیە بە جوانی و ڕێک و پێچی و هێمنی و لەسەرخۆیی تێپەڕ ببێت ینی من زمانەتی 10 ساڵی دوای پرۆسی هاوسەرگیریەکەم ئەگەر لە 2 ساڵ دوای پرۆسی هاوسەرگیری سەرکەوتوو بوون تاقوتۆقی تێنەکە و زمانەتی 25 ساڵ دوای پرۆسی هاوسەرگیریەکەم بەڵام هەتوالبەت لە کەوانەیەکە بەداخەوە ئەوەی کە ئەیبینین ئێمە زۆر جار بەتایبەتی پەروەردە خێزانیەکانمان ڕێگەمان نایە کە ڕاست و دروست لەگەڵ یەکتریا و توێش بکەین ینی زۆربەی قۆناغی دەستگیرانداری ئێمە پڕە لە بابەتی بڵین فەنتازیای خەیاڵی ئەمە خەمتا دروستە ینی من زۆر جارەڵێم ئاعتیادیە زۆر ئاعتیادیە تۆ ڕوتوشێکەکەی بۆ ڕاکێشانی سەرنجی کچەکە بە هەمان شێوە شتێک بەکارێنێ بۆی سەرنجی کوڕەکە ڕاج ئەمە طبیعیە بەڵام ئەوەی کە طبیعی نییە بابەتی ئەو بەڵێن و وعد و درۆ و ئەم شتانەیە کە لە ژیانی ئێمە هەیە خۆشم لە ژیانی خۆما زۆر جارەوە ئەگەڕمەوە بڵین کوردەواری ئەو شتانی هەیە ئەمەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە عادەتەن من دامناوە مەسەلەن بۆ نمونە دوێنێ یەک دوو خێزان هاتوونت لام ئەوانەی کە تەمەنیان لە نێوان 30 ساڵ بۆ 40 ساڵایە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەن قۆناغی دەستگیرانەرەکە زۆر بە کورتی بۆیان دانێم 3 مانگیان بۆ دانێمیان 2 مانگ لانی کەم مانگێک 2 مانگ ئەوە کامڵن بەڵام ئەوانی کە لە تەمەنی 18 ساڵی مارە ئەکرێن لە تەمەنی 18 ساڵی مارە ئەکرێن و کوڕەکە تەمەنی 25 ساڵە یاخود کوڕەکە تەمەنی 22 ساڵە و کچەکە تەمەنی 18 ساڵە ئەوە طبیعی ئەگەر بچێتە 6 مانگیش زۆر ئاساییە چونکە بەبێی تەمەنەکە کاتە مامۆستا ئەتوانین بڵێن قۆناغی دەستگیرانداری یاخود دەستگیرانداری بوون هەنگاوێکە یاخود دەرفەتێکە بۆی بتوانین بناغەی ژیانی هاوسەری پێبێت زۆر جوانە وەڵی کلیلە وەڵی یعنی کلیلی سەرکەوتنە وەڵی من هەرو دوانیانە لام خواگەدار یەکسەر فیسنۆگرامیانە خوێن وازانم دوو کەسە بێکەوە گونجێن ئەزانم ئەمانە ڕێک بابەتی یەکترین و منجەڵ و سەرقاپی یەکترین
دەستگیرانداری لە ئێمە مثلەن بۆ ئەوە نییە کە تۆ لە توی مەلیکە بڕۆیتە خوارەوە لە سەهۆڵەکە بڕۆی پۆزێک لێیت و سیارە لە فڵان کەس وەرگریت و کۆمەڵێک احترامات و ڕێزمەیە مثلەن درۆ بۆ هاوسەرەکەت بکەیت هیچی لە دوای پرۆسی هاوسەرگیری وان نییە وا دەرناچێت. دەستگیرانداری ینی بۆ تێگەیشتنە ینی کۆمەڵێک تۆ بابەتی عاتیفی بەسەر تا زاڵە بەڵام ئەگەر بابەتی تەکامل بوون هەبا ئەوانی کە ڕاوێژەکان زۆر عاقڵن لەو قۆناغەیە ئەو کاکەمە زۆر جار لە حاڵەتی قۆناغی دەستگیراناریە خول هەیە کۆرسی ینی سەرکەوتنی پرۆسی زەواز دوای پرۆسی هاوسەرگیری ئەوانە زۆر جار بەشداری خولەکانیش ناکەن بەشداری کۆرسەکان ناکەن یاخو زۆر شتێکی جوانم بینی تقریبان لە 2 هەفتەی پێشوە چەند خێزانێکاتن من بەجددی کتێبێکی خێزانیشم دانامەوە دایمەن هیچ گەری چاپمانە ئەمە نەک لە وڵاتی ئێمەیە کتێبێکم بۆ داناوە خۆزگا شتانی بەر لە هاوسەرگیری ئەمزانیا کتێ زۆر جوانە کۆمەڵێک شت باسەکە من خۆم ینی کە 20 ساڵ بە دوای پرۆسی هاوسەرگیری هەموو جارێڵم خۆزگە منی شتانم لە پێش پرۆسی هاوسەرگیری ئازانی تەسەور کە زۆربەی ئەوانەی کە لەسەر بنەمای خۆشەویستی زەواجەکەن لەسەر بنەمای عاتیفی و سۆزداری زەواجەکەن لە دوای 2 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری بنەما هاوسەرگیریە ئەسڵیلەکە لە دەزێن يعني بنەمای هاوسەرگیری ئەسیل لە دوای ینی سەیرەکەی ئێمە لە پەیمانگای ڕاپرسیمان هەیە لە زانکۆیە ڕاپرسیمان هەیە لەناو کۆمەڵگەی کوڕی ڕاپرسیمان هەیە لەگەڵ 100 خێزانە زۆربەی ئەوانە ینی زۆر ینی بۆ یەکتری تواونەتەوە کۆمەڵێک شعر و شانامان بۆ یەکتری ژوتووە مەسەلەن بۆ نمونە بە قوربان و بەساقی یەکتریش بوون کۆمەڵی دەسەواژەشیان حتا زمانی ینی کۆمەڵێک تەکنیکیشان بەکارێنەوە تێ بڵێ ئەو وزەی پێویست بووە بۆ یەکتری بەکاری بێنن بە شێوازێکی کەمکەم و ماوە درێژ لە ماوەیەکی زۆر کەمی پێش گەیشتن بە یەکە هەمویان سەرف کردووە بەشی دوایەوە نەماوەتەوە ئافرین دەستخواش لێم تێگەشتی ئەمەوێ ینی وەکو خۆی مەسەلەن لە چوارچەوەی خۆی تەعاملکە حتا تەنانەت سەردانی ماڵە خەزوور لە قۆناغی دەستگیراناریە يعني يبي تو بزاني لكي سردانيا كي وشون سردانيا كي وشي تعامل يقول لك الله وسريع شو كبتي بتي جنيه ما زور لبرامبر بيوا بيمتمنى نزينين حقش يعني دس يعني خوش بيت بقرآن حق يعني شو كما رازقونين لقال يعني أمي بيوان قال أمي بيوان ما بسم خوش ما دواي ديوان درنا كان زور جالس بوست كاني فيسبوك قالين ما مصا خوش لقيت ولا مرة ولا إبرة خوش ما قريت هو وبرامج خو كاركتري كومالاتين كومالك وعدين بو هاوسرة مثلا بورمونا دەسی 50 کەس ماچەکەین هەتا بە قوربان و بەساقی فڵانە ڕازی نابێت مامۆستایی ئاینی نێرین بۆ لای ئافرەتەکە هەر ڕازی نابێت ئەنواع تەکنیک بەکارێنین تا ڕازیەکەین کەسی دوای 2 ساڵ دوای پرۆسی هاوسەرگیری دەسەکەیت بەزینەوە مەماڵەکە زورانمان ئەزانی 15 ساڵ مثلا دوای پرۆسی هاوسەرگیری ئێمە جیابوونەوەی ناکە ئێستا هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیا جیابوونەوەی ڕۆحیمان هەیە پیاوەکە لەسەر قەنەفێکە خەوێت و ژنەکەش لە ژوورێکی دەخەوێت یعنی دوای جار بێزاری ئەزانی لە کۆمەڵگەی کوردی بەداخەوە من سەرنجم ماوە ئێستا ئافرەتانیش ینی لە 150 ئێمە ڕاپرسی دانین ڕۆژانە لە خانی ڕاوێژکاری خێزانی ڕاپرسیەکمان هەیە لە 150 ژنان لە 150 ژنان ئەمە ڕاپرسیەکە تازەیە ئەم هەفتەی پێشەوەی دوێنێ تا لە خانەکە تا ئێستاش لا نەبراوە خۆشیان لە دوای پرۆسی هاوسەرگیری لە هاوسەرگیریەکانیان پەشێمانن جاران بەس پیاوان پەشێمان بوو ئێستا ژناش پەشێمانن جاران بەس ژنان ئەتۆرە ئێستا پیاوانیش ئەتۆرە ینی تەسەوور کە ئێمە ئێستا بەدەزەوە گیرمان خواردووە پیاوان مەسەلەن بوون هۆکارەکان ئەوەی کە بەڕێز ئاماژەت پێدا ینی لە قۆناغی دەستگیراناریە ئەو هەستەمانی ئێمە ئەوەی کە بینیمانە لە باوکو دایکەوە بۆمان نەقڵ کراوە لەناو کۆمەڵگەی کوردیا مەسەلەن بۆ نمونە ڕێنمایی خێزانی و هۆشیاری خێزانی بۆ پێدانی کوڕ و کچیش لە قۆناغی دەستگیراناری ئەتوانم بڵێم یەک یان بۆ جاری وایە پۆینت سفرە هیچ زانیاریەکیان نییە ئەوان تەنیا تێگەیشتون بەریەکەوتنێکی بایۆلۆژیە مناڵ بەرهەمێن حتا واللهی زۆربەی شوکردنەکانی کچان لە کۆمەڵگەی کوردی وەک وەزیفەیەکی کۆمەڵایەتی نەک فسیۆلۆژی خۆ ئاگادارە تەنیا لەبەرەوەی جاری وایە لەبەر هەتا ئافرەت هەیە بۆ خۆشی من باسیەکەم تۆ کاکە تۆ لەبەر بەهار شوکردووە لەبەرەوەی مەسەلەن بۆ نمونە لەگەڵ دەستگیرانەکەدا یاخۆ بۆ نمونە یەکێکی کتر بتەقێنیە ها ئاوام وەتاب خۆی لە توی مەلیکەیتە خوارۆیە سواری سیارەکە بیت و دەستی دەربێنیە یعنی ئێمە بیرکردنەوەی لاساییکردنەوە زۆر بەسەر کچانمان ئازاڵە کچانمان و بەسەر کوڕانیش زیاتر مەسەلەن بۆ نمونە ئێمەش ئەو پێوەرە هاوسەرگیریانی کە هەڵی بژێرین دروست نییە تەنیا جوانیەکەینە پێوەەر ینی تیورەکانی پرۆسی هاوسەرگیری لە کۆمەڵگەی کوردی لای ئێمەی کوڕانیش یعنی لە ساڵنەوەی هەڵەیە بۆچی یعنی لەبەرەوە تیورەکانمان مەس کۆمەڵێک تیور هەیە مەسەلەن بنەمای ئاینیمان هەیە باشە بنەمای ئاینیمان هەیە
لەبەر دینەکەی لەبەر ڕەوشتەکەی لەبەر نەسەبەکەی لەبەر ئەوانە بێنە دەبە خوایە زۆربەی کەسە دیندارەکانی خۆشمان مەسەن بۆ منەکەی لە چوارچێوەین تەسەوەرکە وەڵام مامۆساقەی چێکە مەسەن ئەڵێ خوا هیدایەتیە دوای خوا هیدایەتیە مەسەلەن بۆ نمونە قەیچێک التیزامی نییە ئەوە دوای خوا هیدایەتیە کاکە ئەمە تەبیعەت چۆن نەگۆڕێت ئیسلام بەجددی معنی مسڵمانی بەڕێز تەبیعەت گۆڕانکاری بەسەرا نایەت یعنی تۆ بتەوێ وڵا تەبیعەت گۆڕانکاری بەسەرا بێت کوردەواری خۆمان زۆر جوانە لەنی ئەوە لە بەخوا هەر ڕێک گونجاوە لەگەڵ بابەتەکانی علم نەفسە ئەو بنەمایی جوانی ڕساوەکە بەس لەبەرەوەی خەڵک پێی بڵێ وڵا کچەکەی ژنەکەی هاوسەرەکەی جوانە تێگەی یەک پێوەری هاوسەرگیری هێناوە تێگەی مەس ئەوانەشی کە لەسەر بنەماکانی تری تیا فەرامۆشەکات یعنی لەسەر بنەمای نزیکی لە کار لەسەر بنەمای ئەوەی کە بۆ نمونە ناودار مە زۆر جار ئێستا زۆربەی پرۆسی هاوسەرگیریەکانەوەی کابرا ڕۆنامێکی بەرزیەیە با بۆ نمونە بۆی ئەوە توری تاواکاری پێڵێن لە پرۆسی هاوسەرگیریە بڵام کاکە لەمە نزیک مەبەرەوە ئەو بڕوانامەکەی دکتۆرایە تۆ هیچ بڕوانامەیەکت نییە جاریویان ئامادەی تەواو کردووە ئەمە پێوەەر نییە تۆ بڵێ وەڵام من بۆ نمونە هەمومانێک کاکە یەکسان نییە مەس بینێ دوایی بەریەکەوتن ڕۆیان بەرپرسیارەتی ڕۆیە هەموو ژیانی هاوسەرگیری بەرپرسیارەتیە کە تۆ لە دوای هیچ بەرپرسیارەتێکە نییە یعنی هەر وەکو ژیانی پێشتر ئەچیتە دەرەوە شەوان نایتەوە ئەچیتە ڕەفیق و برادەرەکانی سنووریان بۆ دانانیت ئەم کچەش خۆ بابەتەکان بابەتی سایکۆلۆژین بابەتەکە پەیوەندی بە بنەمای ئاینی و نییە زۆر جار یعنی پەیوەندی بە بابەتی دەرونیەوەی ئەم کچە بەریەکەوتن ڕۆیە لەگەڵ خەزور لەگەڵ خەسوو لەگەڵ دش لەگەڵ هێوەر یعنی زۆربەی ئەمانە لەم چوارچێوە کە ئەسوڕێتەوە تووشی فشاری دەرونیە بێت یعنی کەم ژنی لە هەیە لە کۆمەڵگەی کوردیا لە دوای پرۆسی هاوسەرگیری تووشی ئەو حاڵەتە دەرونیانە نەبێت حتا زۆربەی خێزانی کوردی لە ساڵ 99 یعنی من دروست نییە لە کۆمەڵ ناسی ئەگەر بڵێم لە سادا سەد هاوار و قیچەقیش و دەنگی تایە بەسەر مناڵە ئەزانی هەر خێزانێک کە هاواری تیا بوو بەسەر مناڵکردنە بۆ ڕامکردنی ڕفتارەکەی ئەوە معنی وایە لە هاوسەرەکەی خۆی ناڕاستیە ئەی گۆڕێ بۆ ئەم هۆکارەکەیشی تعاملی ئەمی پیا لەگەڵ هاوسەرەکانمانە زۆر بەجددی ماوەسازە کەواتە پرسیارەکە ئەمەیە هەر لە سەرتاوە ئەگەر لە کەسێکی پرسیوە بۆ هاوسەرگیریەکە یعنی کەواتە ئێمە هەر کێشەکە جارە هەر لەوەیە بۆ هاوسەرگیریەکە کێشەکە لەوەیە ئێمە هەر بە حەقیقەت ینی بۆ هاوسەرگیریەکەی ئەمە خۆی کێشەکە لێرەیە کە وەڵامەکەی ڕوون نییە یعنی وەڵامێکی دەستەبەر نابێ ینی فۆرمان هەیە یعنی تۆ لە کاسێک ئەو دوو کەسێکێتە لات لە خانەی خێزانی مەسەلەن بۆ نمونە خودی ئەنجامدانی هاوسەرگیریەکەی ئەو جاری وا هەیە مەسەلەن بۆ نمونە برایەکی هاوسەرگیری کردووە ئەمیش ئەڵێ وڵا کاکە من دواکەوتوم زۆربەی زۆرمان بەشێکمان ناڵێم هەر هەمووی ئەمە بە حەقیقەت باوەڕکە لە ئەنجامی تێڕوانینی کۆمەڵاتی کۆمەلگەی کوردی حتا دوێنێ من خەڵک هەبووە وەڵای ئەگەر کۆمەلگە وازم لێ بێنێ ئەگەر خەڵک وازم لێ بێنێ خزمەکان وازم من ژن نایەنم باشە من یا من شوو ناکەم چکە بۆچ ینی ئەی بینێ لەم لاوە خاڵەکەی ژیانی خێزانی تاوا نییە دراوسێکی جابێتەوە فڵان کاکە معقول نییە لە شاری سلێمانیا ئەو ئەڵێ لە ساسی ئامارەکان من ئەڵێم لە سا 20 وەڵڵا هێمەکە بەخوامە کێشێکی زۆر گەورەیە لە کۆمەڵگەی کوردیا یعنی بە حەقیقەت تا ڕادەیەک دوهۆک تۆزێ باشترە ینی لەو ئامارانی کە لە کوردستان بڵاو بنەوە کە ئەمە بەرژۆیەکەوێت کە ژیانی ئەو ڕێفیقە و دەستە خوشکەی بینێت چوەتە ناو مەزەقێکەوە کە ئیبینێت ئەو دەوروبەرەکەی خۆی براکەی خوشکەکەی مەسەلەن بۆ نمونە چوەتە ئەوروپا تەقوتۆقی تەگەوتۆ جیابوونەتەوە ئەمیش بڕیارەیە ئەڵێ کاکە جا من ژیانی من ژوەکە و دەرەچێت یعنی ئەمە ئاماژەیەکی خراپە بۆ ئەوەی کە ئەویش بیر لە پرۆزی حتا زۆربەی دواکەوتنەکان لە پرۆسی هاوسەرگیری هۆکارەکەی ئەوانەیە یعنی حقیقت هۆشیاری خێزانی ئێمە لە وەڵامی پێشوا مەسەلەن وتم لە پێدانی ڕۆشنبیری خێزانی سفرە ما حتا لە پەیوەندی بەریەکەوتنەکان یعنی ئێمە چۆن تعامل لەگەڵ هاوسەرەکانەکەین حتا لە کێشەکان ئەزین لەکەوە دەست پێکە من پێیان ئەڵێم کێشەکان لە چیەوە دەست پێکا کۆمەڵێک حتا لە هەفتەی یەکەمی پرۆسی هاوسەرگیریەوە دەست پێکا کە پێڵین مانگی هەنگوینی لە ئێمە باوەڕکە تەنیا چ زووی هەنگەکەی بۆ مێنێتەوە کۆڕ جاری وایە کەس جارێ هەر مانگی شەرم و خەجاڵەتیە زۆر جارە لێن دوو قۆناغ لە ژیانی ئینسان زۆر خۆشە یەکەم قۆناغی دەستگیراناری دووەم زانکۆ کە ئێمە دوانەمان بینی هیچی وا دەرناچێت بەجددیم هەردووکیان بۆ گەنجێکی مەسەلەن بۆن گەنجە بێتە ملمانەیەکی زۆر سەخت لە بەڕێکردنیا بە تایبەت قۆناغی دەستگیراناری چونکە ئەمە چاوی خەڵک لەسرە مەسەلەن ئاها سەرکەوتوو بیت لە تعاملە لە شێوازی پەیوەندی ئافرەتەکە یان قوربانی یەکەمە یان جۆرەکان چاوەکان زۆر لەسەر والله من ناڵێم ئافرەت قوربانی یەکەمە من ئەڵێم مناڵ قوربانی یەکەمە بەداخەوە زۆر لە قۆناغی دەستگیرانداری ئەڵێم لەسەر قۆناغی دەستگیرانداری هەردوولیان قوربانین بەخوای گەورەوان هەز نەکەی پیاویش کاریگەری دەرونی بۆ زانیاریت زۆر لە سەدی لێم کاریگەریەکە لەسەر پیاو زیاترە بەڵام پیاو نایەنێتە سەر خۆی کۆمەڵگەکەمانەوە هێزی پێبەخشیوە تێگەی ئەژینە ئەویش 2 ساڵی پێویستە تایەتەوە تایب جاریوان لە ڕقا یەکسەردانی چکا دۆزێتەوە یعنی بۆ زانیاریت
ژن ینی ئەگەر بۆ نمونە ئەو لە کۆمەڵگەی کوردە کۆمەڵێک مەکانەتی کۆمەڵاتی و خێزانێکی باش و عیلێکی ینی ئەوەی هەبێت ینی خێرا ئەتوانێت پرۆسەکان جامەتەوە بە جاریوە پیاوەکە ئەگەر زانرا بێت کە ئەمە چوەتە داواییەکێک و جیابەوە ئەزانی نایەنێژنی هەیەنێ زۆ قورسە ینی یەکسەر لە هۆکارەکەی کۆڵەوە کاکە هۆکارەکەی ئەمەیە ینی هۆکارەکان ئەمەیە کە لە قۆناغی دەستگیراناری قۆناغی ئەوە نییە کە تۆ تەنیا تەلەفۆن بۆ یەکتریکەی جانەکەم بە قوربانێ بم بە ساقە و بم ینی بە کوردی و بە کوردی پێ دەڵێم ئەوە نییە کە ئەوەشی تابێ بە بەڵام لەوە مهمتر ئامانجی پرۆسی هاوسەرگیریەکە لەوەی کە تۆ ینی هۆشیاری کاکە بەلانی کەمەوە 5 کتێب لە بواری پرۆسی هاوسەرگیری و خێزانیا بخوێنەرەوە ینی هیچ نەبێت کاریگەری کاتە سەربیرکردنەوەی تۆ بۆ جیهان بینی تۆ لە دەوروبەر مثلەن بۆ نمونە ینی هەر تۆ ناتەوێت خێزانێک یەکسەر دروست مەکە کە بڵین هەموو پێداویستێکی تیاپران بێ ینی تەسەورکە لەسەر تاقمی قەنەفە مثلەن لە قۆناغی دەستگیرانانی هەفتە ماوە بگوازرێتەوە وتوتی وەڵا کاکە ئەو تاقمە نەبێ و ئەو ڕەنگە نەبێ و ئەو جۆری و پەردێ نەبێ من ناچماو ماڵەوە چی تێداوەتەوە ئەوە ئەنجامەکەی برکردنەوەی ئەو ئافرەتەیە بەداخەوە لەبەرەوە ئەوە شیاری خێزانی کۆمەڵاتیمان سپرە دایک و باوکیش پێی نایازانی من زۆر جار پێم وتومان پێویستە باوکان لە قۆناغی باڵغ بوون کۆمەڵی زانیاری بن بە کوڕان کە زۆر طبیعیە يعني حتى الفقه الإسلامية هي ودايكانيش كومال زانياري بن باكستان بوي كأو أزموني خوان تيجون تينكون بلان بداخل أوي جاري زمان كابرالت بخوا أو راسك على كذب بي دايك بيبينو كذب خوازة خوا قدره من النم لبيش وبرو دايك يلصنينا هسيرك سكما كاكا سكات زور طبيعي يعني وتكسلوش كومالاتي لحمو بيورا كومالاتي دروني كان لين بخوا يعني لا بيشوا دام زراوة ودايكي هلب سنجنا بزاند دايكي تعاملي شون ولا قلباوتيا والله تيشونا يتره خوا قدره کە باوکی کابرا هەڵسێن هەموو هەمان شت هەمانیش ڕەنگە ئەو تەسەڕوفاتانەی باوکم هەیە یعنی چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە تەعاملی لەگەڵ دایکمان چۆن بووە هەمان ئەو ڕەفتارانەش لە منە باش بە ڕێژەی لە سانەوە پێنج یعنی تەسەورکە خێزان یعنی ئەمە بە کورتەکەی ئەوەیە کە کاریگەریەکی پتەوی هەیە لەسەر ئەوەی بۆ نمونە بتوانێت کە پەیوەندی نێوان ئەو دوان ڕێ بکات لەگەڵ پێدانی وەشیاریەکە یعنی من بۆ نمونە بە کوڕەکەم ئەڵێم کوڕی خۆم لە قۆناغی باڵغ بوون کۆمەڵی زانیاری هەیە پێڵم ئەم قۆناغانە بۆ من بووەتە سەدمە لو قناغي كومال زانياري هي ضربي لياو كومال زانياري لها ورو ورمقرتو كومال معلومات هي بجدي جريدروني تدرس كردوم ابو او انا بيت من ام زانياري بتوله زور جان جو بوغريت بلام اما بوك سكان مالن كشوكات باشا من ام بيواك باش به لبرك تشكي خوم جاري وهايا كرغا باش به لبرك تشكي خوم ام قناغي شي هستيار نيه بلين لو اللي بترسي بلام قناغي وشاري بيوستا وخوشا بجدي اگر بنماي مثلا برنغ مثلا كومالك بوشوني جواز الربا طبيعيه بحقيقة يعني بلام إما هين عندك جار أفريقيان لأن عندك خوشكان يعني وأمش قاعد يكرين أما ضربي بقوتي بركبت ورنا كوما كاسيش بخيلي بيبره يعني حتى لو قناغي دزجيران هاري أقرب زان دوان جيانيان خوش يعني حتى بون منا كوما كاس رنا لا وكو بخيلي بيبرن يعني بيان حتى مثلا قسينان يعني حتى سنوري تكلابوني شان أبي داري كراوبت ما سازات کلتورێک هەبوو جاران لە کۆمەڵگای کوردەواری ئەمەوێ بزانم وەکو ڕاوێژکارێکی خێزانی ئەم کولتورە باشە بەردەوام بێت چونکە ئێستا کاڵ بۆتەوە با بزانین زینوی کەینەوە یاخود باشتر کاڵ بۆتەوە کاتێک دوو دەستگیراندار کچەکە لە ماڵی باوکی هاتە دەرەوە لەگەڵ کوڕەکە بچێت لە شوێنێک دانیشێ مناڵێکی بچکۆلانە خوشکێکی خزمێکی لەگەڵ کچەکە ئەنێراوەتە کچەکە بە تەنها نەبوو کەسێکی نەبوو ئێستاش هەیە ئەمە کولتورێکی باشە بەردەوام بێ یاخود ئێستاش هەیە ئێستاش من چەندین حاڵاتم داناوە مثلا باخشي دايق لباخشة كان مثلا بونمونا مروا لي من الله جبيني لولا سويسكا زي ما زو خطره بجدي شو كابوسي يعني شيشة أوي كتول قناغي دزجين إما زور جار قليل مالي كان والله ما مصايا وتنويت هلا قناغي دزجين أنا ريا مثلا بونمونا التراي من نعلم تراي بكاكا أو تو غلا لمن تيجي بلام أي باش أقدر قفتو جو بلاني كما بيا بيس جار قصيان قال يكتير كردبيت لهن ديك بابته تايبته كاكا خونات ولا برشاي من عليك ونيا مثلا من على الرنشتك بجرته خو منا يعني هندك حالات هي لە کۆمەڵگەی کوردی هەندێک قسە هەیە ینی بابەتی تایبەتن کە ئەو ژن و مێردە پێویستە بیکەن ژن و مێردی داهاتوو بەجددی ینی ئەمە لێرەیە دایک و باوک ڕێنایە بەس بە پاساویستی ڕێنایە من بە دایکێکم وت بۆچی ڕێنایت کوڕەکە لەگەڵ کچەکەی قسە بکە لە فلان شوێنی گشتیە باشە من ناڵێم کاکە بیبا لە دەوریش دەروەی شەسی لە غاباتەکە مەسە قسەی لەگەڵاکە لەناو کافتریایەکی گشتیە ینی هیچ مەجاالێکی تیانە کە تۆ ئەتوانی ینی بوارێکەیە کە وە قسەی تیا بکرێت يعني هیچ شتێک نییە لەوێ وڵا بە پاساوی بووک لەسەر زیینە گەڕێتەوە باشە وتم کاکە خۆت گەڕاویتەوە ئەمە چیتە ینی بۆ لەسەر زیینە گەڕێتەوە ئەگەر تۆ ینی مەما زەبا بگەڕێتەوە تاڵانکردنەوەی بین چکە ڕەنگە جیلی نوێ بووک لەسەر زیین هەرجار نەزان زیین چییە مەبەست لەوەیە لە جاران بە ئەسب ئەسب بووکیان گواستێتەوە
گەڕانەوە کەواتە هەشتا ئەکرێ و ڕۆژێک کە حەفلەکە ئەکرێ لێرە بە ئۆتۆمۆبیلێک ئەگەریە بگەڕێتەوە کاکە ئەو مەسەر وەکوتم ئەو وتوتی بڕۆ ئەم پایزەی تروەرەوە ئەو زیاتۆ باوکە بۆ ئیش بەکاری هێناوە بەجددی ینی ئەو کەوتوتی بڕۆ ئەم پای چویتە داوای ژنە گوتوی کاکە بڕۆ پایزێکی تروەرەوە ئەو خۆی ئافرەتەکەی بۆ ئەوە دانەناوە کە مەسەلەن بۆن منە لە قۆناقی دەستگیرانە لێکتری تێبوون ئەسڵا هەم نەیبینیوە بە قورئان هەندێکی هەریان نسیب بووە مەسەلەن بۆن پەردەکەی لایە بۆی دەرچواتە دایکی ئێمە لەوانەیە کە سوکاری ئێمەوە بوو بێت مەسەلەن بۆن منە هەر لە هەفتەکانەوە بووە بەس ئەم تێگەیشتنە زۆر جوانە ئەوەش ڕاز نییە کاڵێ خۆ جاران تەلاق نەبووە من زۆر جار ڕوبەڕووی ئەو ڕخنەیان کرێمەوە مامۆستا خۆ جاران تەلاقیش نەبووە و تەلاقی چی کاگە تەلاقی چی هەبێت کابرا قسەی کردبێت بەدار ئەژنیان شکانووە بەخوا ینی ئەوەی تۆ دیژی ئافرەت ینی لە زۆر ڕۆ گۆڕانکاری زۆر بەسەراتەوە خۆ من زۆر جار قەناعەتم وایە مەسەلەن بوونی ڕێژەی تەلاق لە کۆمەڵگەی کوردی و هەندێک بوونی کێشە نیشانی ئەوە نییە کە خێزانەکە ینی فاشلن ینی کێشە خۆی نیشانی زیندوبوونی کۆمەڵگەکە خۆیەتی خودی خۆیت ینی نیشانی زیندوبوونی ئەو بە نەیوێرەوە قسە بکات خەریکی مەڕووماڵات بووە ئەسڵەن لەحظەی بۆ خەوتن نەبووە بورە کەواڵێ معنی هەندێک جار ینی ژن و ژنی جاران ئێستا الحەمدلله کەوتونەتە ناز و نیعمەتەوە ینی ئەم ناز و نیعمەتەکەەوە تا بێت بە هێمنی و لەسەر خۆی ینی بە هۆشیاری خێزانی بتوانی مناڵێک پەروەردەکەیت و تەعاملکردن لەگەڵ حتا لەسەر ڕێژەی مناڵ مەسەلەن تەعاملکردن لەگەڵ بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە لەسەر تێگەیشتن لە زمانی خۆشەویستی ژن کە نایدۆزینەوە کە ئەبێ لە قۆناقی دەستگیرانەریە بیدۆزینەوە زمانی خۆشەویستی ژن ئێمالەکەین کتێبێک هەیە لەو بارەیەوە 5 زمانی خۆشەویستی باسی لێکات مەسە بۆ نمونە زۆر جار من پێم وتراوە مامۆستا فڵان کەس تەلەفۆنی کردووە خێزانەکەم ئەوێت تۆرێ و تەکسەکەی لە دەرەوداناوە کاکە پێم وتوە یەک وشە یەک دەستەواژە بەکاربێنە لە هەمبەریە بەکاری نایەنێت يعني ما بكاري يعني زور جار بيما عيبه مثلا ناتوانين بهاوسر كان مالي خوش ميويت دستواجه ماني ملي نقص يعني بلان بو افريدي كيتر لدرو مجامله ما كان لدرو عربك تليفون كات احترام الرزميه بو موبايل كمان يغملون مجامله بوكين يعني بدزي او كمان وجني دوم بينين او مجامله كبوجني دوم يكين نيوي او مجامله بوجني يكين هيك شيء لنا وخزانه كان نعملت رنگ خوي بشجني دوم بو بينه الناس لو انا بشت او شخصيه مثلا بقول عن زماني خوشويستي جن مثلا بون ئێمە نایدۆزینەوە ئێمە لەناو کولتوریی کۆمەڵاتی بەسەرمان نەزاڵە نامەواقعبینی و جیهانبینیمان بۆ ئافرەت بۆ ڕەگەزی بەرامبەر هێشتا هەر لە دۆخێکی ڕەقی پیا و سالاری زبری وەکو ئەوەی من پیاوتر و بەهێزترم بە دڵنیایەوە زۆربەی ئەوانەشی کە لە ئاستی خوێنەرن بەواتای کەلیمە کورە با بڵێم ماستەر و دکتۆران هەیە لە ناویانە پڕە لە معقولە لە 260 کەس 70 کەس بێتە ناوخانەیەکی ڕاوێژکاریەوە ماستەری هەبێت معقول اشتي معقول ليه كاكا يعني تو تشيد يعني شهادتك تشكاري قريشي كردو سر بيوني تو لقال هاوسركت اما معقول نيه يعني بجديه ما بسنيه لكم مرقي كردي يعني زورا زي اواني تلبس شلون اما كتو استحي لكم مرقي كردي او انا شيء تشانيكا ام تشانه بسيطا يعني هندك تشا بلام هندك بون منهر اصلا رجشينات ام افرتا يعني خوي تثقيف كات يعني زور جار مثلا بجداري كورسا خزانيا كان كاكا بجداري او همو هنا كخوي بون منا اما هر تنها كومال غوتاري بكومال غوتاري ايني احترام الرزميه بورن ما بس مون يا اخوانا خواسا وعزي جاري وهيا مشكي جنك براغين بلام او جنبو نوري سايكولوجيا اللي برمان كاكا يعني بجدي دون خزانه قاتوا ما مساكي برزي عيني بي كاكا اما با بينس قول والله واحد خوينا نازن كورك كاكا جانا ما بابتك سايكولوجيا بابتك تو لقال هاوسركت بمشي تعامل قبزانه هيك شيء منيت بقرآن هم قرآني بو ختم كي أو شيء هرمانات يعني بجدي يعني تو هم بيوني بس لوجي كمالاتي ويا سلوكي كمالاتي قرآن كاري بسرانات كاتك تو هاوسرك زماني خوش بيسين زماني خوش بيسيب دوزرو كأورنا حزيل وبيتو رجل رجان دسي وقرد لقاليا شوي بو باخك مثلا بياسيك لقالا كرت نخير شوي بو بيشان جاي كتاب لقاليا مفروضة تو لقاليا بسي بو بيشان جاي كتاب لا تصلوزة بجدي رنگ پی خوش بیا مثلا بولمنا روزك لروجان إنسانية قبوهنا وان حزين الإنسانية بجدي إتو أوانا ناكي تو زماني خوشويستي كاني نادوزي تو باشا أفرادي ترمان هي زماني خوشويستي كي ترمان هي بريتلوي كتو إيشي بو كيما لما لو جلي غسالة مثلا بولمنا يعني تو وادا ديشي لما لو كاتشيت برسيتا يعني بلام لبروي خوارنك آمادنيا دنگ برزكي تو راكي تدروا باشا يعني روج لروجان دس خوشي لي ناكي أي كي تم المنانية ولا نيوان خواردني خاوس ركض لقال خوارني دايكتا والله خوارني مثلا بون منا يعني بجدي اللي يعني رستيك فري او خويا او زماني بياوي يعني بجدي يعني جياني خزاني زور خوشه گەورەترین نعمەت لە سەرزەوی بەڕای منەوە بریتە لە ژیانی خێزانی بەڵام ئەگەر
بتوانی یعنی چۆن لەگەڵێ بەڵام گەورەترین دۆزەخیش بریتێ لە خێزان گەورەترین نعمەتیش بریتێ لە خێزان بۆچێ بۆ ئەو کەسانی کە ئەتوانن یعنی زمانەی خۆشەویستی یەکتری بدۆزنەوە بە هەمان شێوە کۆمەڵێک خاڵیشێ پەیوەندی بە ئافرەتەوەیە لە هەمەر باوەکانن بەڵام ڕەنگە بەجێگەی هین نەبێم باسکردنیان نەبێت یعنی ئەمانە ئەبێت ئێمەی پیاوان زیاربی منەوەی کە لە بەریەکەوتنەکانە بۆم دەرکەوتووە هەموو جارێک من خۆمان تاوانبارەکەم پێم بڵێن مامۆستا تۆ زۆر نەروینە نەڵێم وانە بەخوای پەروەردگار خەتای ئێمەیتایە تێگەن ینی ئێمە چکە کلی لەگەلای ئێمە دەواازەی دڵی ژن لای ئێمە کاکە ئەو بنوەرێکی عاتیفیە بنوەرێکی سۆزداریە ینی ئەوەی پێی خۆشە بەجددی بەیە گوشە وەڵا ئەو ماڵە بۆکا بەگوڵ خواگەدارە ئەمڕۆ کە لە ماڵەوە هاتی دەدەرەوە ینی هەتا بۆن منە پێم وتوە کاکە تۆ لە نوێژی جەژنیتەوە باشە کاکە یەک جار تەوقە لەگەڵ هاوسەرەکە تا بکە لە بەرچاوی مناڵەکانە تەوقی لەگەڵەکە بەس لە بەرچاوی مناڵەکانە تۆ کۆنتترۆلەکە دیار نییە پەلاماریت و فریت تۆ تووڕەبوونەکان لە بەرچاوی مناڵەکانی نمایشەکەی ئەم مناڵە کە بەرهەمێت ئەوەیە کە لە کۆمەڵگەی کوردی ئێمە ژیرمان خواردووە چادرگیی خێزانیمان هەیە بۆ ئەو مناڵانە خواگەدارە ینی ئەوەی کێت هەموو ئەوانەیە بەجێت ئەوەیە ڕاستە بەخوا قسەکردن لەسەرم بابەتە زۆر زیاتر هەڵەگرێت زۆرشمان کورد تەنانەت هێشتا وەڵا برادرێک نووسی پیاوی کورد ئێسەش پێی عیبە ناوی ژنەکەی بنێ وەرە و فلان کەس و نازانچی دایکی مناڵەکان پوری فلان کەس و بەو شێوەیە بەداخەوە خێزانی نمونەیشمان هەیە من لەگەڵەوە الحەمدولله ینی کۆمەڵی خێزانی نمونش باڵم کامن زۆر کەمن تکای ئاگادار بن زۆر کەم سازاجلا ڕاوشکاری خێزانی سپاس لەم تۆری لەگەڵمانی مەمنون سپاس بۆ ڕوونکردنەوە بەڵێزان هاوکارانمان لە شاری هەڵەبجەتی تێکیان بۆ ئامادەکردن لەسەر پرۆژەی خۆراکی تەندروست پێکەوە بینەریە و دیتێ پرۆژەی خزمەتگوزاری خۆراکی تەندروست ئەمڕۆ خۆشبەختانە وەکو بەڕێوەبەراتی کاروباری پاراستنی تەندروستی هەڵەبجە باوکاری پەروەردەی خۆشەویست کە لەسەر خەتن لێمان تێگەشتون لە ئامانجی ئەم پرۆژە سەرەتا وەکو قوتابخانەی لامەرکەزی بنەڕەتی دەستمان پێکرد بە هیوای ئەوەی کە ساڵانی ئایندە سەرجەم قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بگرێتەوە و ئەم پرۆژەیەکی خزمەتگوزاری نیشتیمانیە بۆ تەڵەبەکانمان تاوەکو تەڵەبەیەکی خاوەن تەندروستێکی باش بێ نەکاراوە تەڵەبێک بە مانای کەلیمە جێگای شانازی بۆم خاک و نیشتیمانە تەڵەبێک بێ بە مانای کەلیمە لە ڕێگەی ئەم خۆراکە تەندروستانەوە کە پێشکەشێکرێت لە ناوەندەکانی خوێندنا بتوانێت ئایکوی باش بێ ئیسعابی باش بێ زەکاوەتی باش بێ و خاوەن تەندروست بێ بە دوور بێ لە سەرجەم ئەو نەخۆشانەی کە لە ڕێگای خواردی ناتەندروستەوە ساڵانە دەرخواردی دەدرێت ئێمە مانوێت ئەم شۆشەمان بەرپا کردووە تاوەکو ئەم پرۆژە بکرێتە پرۆژێکی نیشتیمانی سەرجەم هەرێمی کوردستان بگرێتەوە هەتا عێراقیش بگرێتەوە چونکە لە خزمەت ئینسانیەتایە. زۆر دڵخۆشم بەم پرۆژەیە من وەکو قوتابیەک لێرە زۆر حەزم بەم خواردنانەیە هیوادارم بەردەوام بن حەز ئەەکەم هەمیشە ئەم خواردن پرۆژانە بەردەوام بێت ئەم خواردنە تەندروستانە لە خواردنی دەرەوە باشترە. زۆر تەندروستە زۆر شتێکی باشە لەگەل لە هەموو مەکتەبەکانە بکرێت. داواکارم لە هەموو مەکتێبەکە ئەم پرۆژە جێبەجێ بکرێت چونکم هەم تەندروستە هەم باشە هەم بۆ قوتابیەکانیش سەلامەتە خواردنێکی تەندروست دابەش بکرێت لە مەکتەبەکانە لەبەرەوەی دڵنیام کە تەلەبەکەم تەلەبەیەکی تەندروستە بێ. بەڵێنێرانی عزیز لە بەشی دووەمین بەرنامەکەمانە باس لە دیجیتال مارکێتینەکەین بۆی زیاتر ئاشنابین بە دیجیتال مارکێتین و چۆن بتوانین زۆرترین سوودی لێوەربگین و چۆن خۆمان بپارێزین ئەگەر زیانێکی هەبێت. دەچینە ستۆدیۆکانمان لە هەولێر
بەڕێز کێوان حەسەن ئەندازیاری ڕاوێژکاریمان لەگەڵە بێت کاک کێوان سڵاوت لێبێ سپاس بۆم دەرفەتی بێمت بەخشی ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کە دەڵێن دیجیتال مارکێتین مەبەستمان لە دەستەواژەی دیجیتال مارکێتین بە دیاریکراوی چییە؟ سڵاوی خواتان لەبێ و کاتتان باش و سپاس بۆ دەرفەتە. بڵێ خۆشحاڵم تەوەریەکی باشتان هەڵبژاردێ. طبعا دیجیتال مارکێتینگ بە دوو قۆناغ تێپەڵەیە، قۆناغی کلاسیک و قۆناغی مۆدێرن. لە قۆناغی کلاسیک هەر مارکێتینگە و لە قۆناغی مۆدێرن پێ دەڵێن دیجیتال مارکێتینگ. لە قۆناغی کۆن کۆمەڵک دەستەواژە بەکارهاتێ یاخود کۆمەڵک میمبەر بەکارهاتێ لەوەی مارکێتینگ بکرێ. بە نمونە ڕۆژنامەمان هەبووە، میدیامان هەبووە، گۆڤارمان هەبووە. لە قۆناغی نوێ و مۆدێرن کە پێی دەڵێن دیجیتال مارکێتینگ کۆمەڵک کەناڵی دیجیتاڵی بەکاردێ لۆ نمونە وەکو وێبسایت یاخود سۆشیال میدیا و کۆمەڵک دەستەوازەی تر و کۆمەڵک ئامێری دیجیتاڵی و تەکنەلۆژی ئینشاءڵڵا بەپێی مەجال باسییان دەکەین. زۆر باشە. ئێستای بازاڕی هەرێمی کوردستان، بازاڕی کڕین و فرۆشتنی هەرێمی کوردستان گونجاوە بۆ کاری دیجیتال مارکێتینیان بە شێوازێکی تر دیجیتال مارکێتین لە هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی بەکارهێنانێکی زۆرەوە یاخۆت متمانە پێکردنەوە؟ بەڵێ خۆشبەختانە لە ئێستا کۆمەڵک هەنگاونراوە بەڕاستی، بەڵام هێشتا ماوێتی. لۆ نمونە دیجیتال مارکێتینگ لە کۆمەڵک بابەت و کۆمەڵک سێکتەر پێک هاتیە، هەر لە خودی خۆی لە کۆمەڵک سێکتەر پێک هاتیە. ئەوەی لێرە زۆر بایاخی پێدەدرێ خصوصەن بابەتی سۆشیال میدیایە کە دیجیتال مارکێتینگ تەنها سۆشیال میدیا نیە، دیجیتال مارکێتینگ پێک هاتووە لە کۆمەڵک لایانی تر. بە نمونە وێبسایت یەک لەو کەناڵە کاریگەرانەیە کە لە بواری دیجیتال مارکێتینگ بایاخەکی زۆری هەیە و کەڕیاران دەتوانن زۆر سوودمەند بن و هەروەها کۆمپانیەکان دەتوانن زۆر ئیستیفادە لە وێبسایت بکەن. ئەو بابەتانەیە کە ئێمە لە کوردستان هەندێک پشتگوێمان خستەوە و خۆشبەختانە لە هەمان کاتیش کۆمەڵک کۆمپانیا هەن کە بایاخەکی زۆریان بە ئەو بابەتانە داوە. ئەوەی کە لێرە لە کوردستان زیاتر کاری پێدەکرێت بواری سۆشیال میدیایە کە ئەوەش بە کۆمەڵک لایەن و کۆمەڵک بابەتی جیاواز کە لەلایەن کۆمپانیەکاندا بەکاردێ ئەوەشان باز دەکەین ئینشاءڵڵا بە پێیتوانە. کەواتە مامۆستا کێوان ینی ئەو پێویستیانەی یاخود ئەو کەرەستانەی ئەو ئامراز و ئەو ڕێکارانەی بۆ کاری دیجیتال مارکێتینێکی سەرکەوتوو پێویستە لە هەرێمی کوردستان دەستەبەرن لەلایەنی یاساییەکەی و لەلایەنی ئەوەی پێویستە وەکو مادە کارپێکردنەکەی. بڵێ خۆی دیجیتال مارکێتینگ بە نسبەت کوردستان قۆناغەکی نوێیە، لێ پێویستی بۆیە بە بەرەو پێشوەچوون هەیە دڵنیا لەوەی کە ئێمە لە کوردستان هیچ زانکۆیەکیشمان نییە یاخود هیچ ناوەندەکی خوێندنمان نییە کە بڕوانامەی دیجیتال مارکێتینگ وەربگریتن. کۆمەڵک بابەتی تایبەتمان هەیە لەسەر مارکێتینگ، بەڵام وەکو خصوصەن دیجیتال مارکێتینگ کە لە ئێستادا بایەخەکی زۆرە جیهان هەموو سێکتەرەکانی خۆی بەستۆتەوە بە دیجیتال مارکێتینگ. دیجیتال مارکێتینگ لە ئێستادا باشترین کەناڵ یاخود باشترین شوێن بۆ ئەوەی کە ئەو بابەتانە لە میدیایەکاندا یاخود لە سۆشیال میدیایەکاندا کاریگەری هەبی و بتوانین سوود و قازانجیان لێوەرگرین بابەتی بەڵێ ماوەساگەم لێتە بابەتی گشتگیرن. بەڵێ جان بابەتی گشتگیرن و ئەو بابەتە گشتیانەی کە ئێمە دەمانەوێتن سوود و قازانجیان لێ ببینین لە کوردستان تەنها سۆشیال میدیا. ئێمە نامانەوێت جگە لە سۆشیال میدیا هەموو ئەو کەناڵانەی کە هەیە لۆ نمونە لە ناو دیجیتال مارکێتینگ هەروەکو ئاماژەم پێدا وێبسایت یەک لە کەناڵ و یەک لە مینبەرە زۆر گرنگەکانە و هەروەها ئیمەیل کە لە کوردستان زۆر پشتگوێ خرا. ئیمەیل یەکێکە لە هەرە قۆناغە باشەکان بۆ ئەوەی مارکێتینگی پێ بکرێ و لە ئێستادا لە کوردستان بابەتێکی تریشەیە کە زۆر گرنگە بەڵام پشتگوێ خرا ویشیان ڤایبەر ئەدڤەرتایزینگە کە لە ڕێگای ڤایبەرەوە دەتوانی زووتر بگەیە هەموو ئەو کڕیارانەی کە دەتەوێتن. بە نمونە
لە ڤایبەر ئێستا دەتوانین بەپێی ئەو داتایانەی کە هەمانە دەتوانین ئاڕاستەی مارکێتینگەکانمان بە دیاریکراوی بپێچین. بەنمونە دەتوانین ڕێگای ڤایبەرەوە هەموو ئەو بزنسمانانە دیاری بکەین کە دەمانەوێت مارکێتینگیان لەگەڵ بکەین، دەمانەوێت پزیشکان دیاری بکەین، ئەندازیاران دیاری بکەین، دایک و باوکان دیاری بکەین، یعنی بە گوێرەی زۆری بازرگانیەکە دەتوانین لە ڕێگای ڤایبەرەوە سوودمەند بین لە دیجیتال مارکێتینگ یاخود مارکێتینگ. مامۆستا کەیوان بابەتێکی تر کە تۆ هەر بابەتێکێتە نێو کۆمەلگا یاخودێتە نێو ژیانەوە واتە بوو پێویستیەک هەبووە بۆ پڕکردنەوەی فەراغێک بووە. دیارە لە ئێستا توانیم بڵێن ژیاری کۆمەلگای کوردەواری ئەوەندە سەرقاڵی بۆ تاکەکانیان بەشێک لە تاکەکان دروست بۆ ڕەنگە دەرفەتی بازارکردنێکی یاسایە نەبێ سوود لە بازارکردن یاخود دیجیتال مارکێتینگ بکەن. ئەمە لەلایەکی تریش باسی لە متمانە ئەکرێ، یعنی هاونیشتیمانی ئەترسێ، یعنی نازانێت لەگەڵ شاشەیەک مامەڵە بکەم ئەبێ بیبینێت کاڵاکە دەستی لێبدا بە چاو سەیری کاتەنان هەندێک لە کاڵایە بۆنیەکە ئەمانە پێویستی بە ڕێنماییە بە وشیاریە بە قۆناغە بۆ ئەوەی کاری دیجیتال مارکێتینیش ئیتر بتوانێت لەسەر پێی خۆی بە تەواوی معنا ئیش بکە. بڵێ لە سەرەتای دروستبوونی دیجیتال مارکێتینگ یاخود با بڵێن بازاری ئۆنلاین لە کوردستان بێگومان هەموو ئەو کێشانێک کە بەڕێزت باست کرد دەهاتە پێش. بەڵام لە ئێستادا خۆشبەختانە کۆمپانیەکان لە پێشبڕچێدان و هەموو ئەو بازاڕانە هەموو ئەو بزنسە ئۆنلاینانێک کە ئێستا هەن لە پێشبڕچێدان لەگەڵ یەکتری. بۆیە لەو قۆناغا سوپاس بۆ خوا تێپەڕیوین کاڵایەک بنمونە پێشووتر زۆر بابەتی تەرفیهی و زۆر بابەتی تقریبا دەڕۆژتە قالبی نوکتە هەندێک پۆست دەکرا لە سۆشیال میدیا کەسێک بابەتە چی کڕیوە لە فەرشە چی کڕیوە چوار بەچارە بەڵام کە لە بۆی دەهات فەرشە چی بچوک بوو. لەو قۆناغانە تێپەڕیون. ئێستا لەبەرەوەی سوپاس بۆخوا ئێستا بازرگانی لە کوردستان زۆر ببوویتە ئۆنلاین، ینی زۆر شوێنمان هەیە لە کوردستان ئەوەندە چوویتە پێش لە ڕێگای دیجیتال مارکێتینگەوە لە ڕێگای ئەو میمبەرانەی کە خزمەت بە بواری مارکێتینگ دەکەن، خزمەت بە بواری بازرگانی دەکەن لە ڕێگای ئۆنلاینەوە، وای کردیە کە منافەسا دروست بوویتن لە نێوان بازرگانەکان. بۆیە ئەو کێشانێکە لە ڕابردوو هەبوو لە ئێستادا تقریبا کاڵ بوویتەوە. ئەمە زۆر باشە کەواتە بابەتێک کە سوودی هەبێ ڕەنگە زیانی هەبێ یاخود لە چ کاتێکە ئێمە زیان لە دیجیتال مارکێتین ئەبینیان تەجروبەی زیانگەیاندنی دیجیتال مارکێتین بە کڕیاران لەو شوێنانی ئەزممویان زۆرترە لەگەڵ دیجیتال مارکێتین چیە یان بە شێوازێکی تر بپرسین ئایا زیانی هەیە دیجیتال مارکێتینیان لە چ کاتێکا زیانی هەیە؟ بڵێ وەکو زیان ئەکیت هەموو بابەتێک سوود و زیانی هەیە. زیانەکە چێ لە کوردستان ئێمە کێشەی پەیمنتمان هەیە کاتێک دێی بازرگانێک لە ڕێگای ئۆنلاینەوە دەکەیت کێشەیەک لە بەردەممانە کە گەورەترین کێشەیە لە وڵاتانە هیچ کێشەی پەیمنت و دیاریکردنی مامەڵەکردنە لەگەڵ ئەو کڕیارانەی کە لە ڕێگای ئۆنلاینەوە مامەڵەت لەگەڵ دەکەن. بۆ نمونەگەر بەڕێزت بێ لە ئۆنلاینەوە کاڵایەک بکڕی بەڵێ ئەو کاڵایە بە دایرێکت نەگاتە دەستت. بۆ نمونە زۆر جار کاڵایەک داوا دەکەی لە وڵاتێکی دەرەوە خاوەن بزنسەکە پێ دەڵێ لە ماوەی 15 ڕۆژ یان لە ماوەی 20 ڕۆژ بەپێ ئەو ماوەی دیاریکراوی کە لە بۆ دیاریکرایە کاڵایەکەت پێدەگە. ئەگەر هاتوو کڕیار پارەی پێشینەی نەدابی ئەوە کێشە لە بۆ خاوەن کارەکە دروست دەبیتن. زۆر جار ئەوانەی کە لە مەجاری ئۆنلاین مارکێتینگ یان لە بواری بازرگانی ئۆنلاین کار دەکەن هەمویان کێشەی ئەویان هەیە دەڵێن کاڵایەکمان هێنا کڕیارەکە هیچ پارەیەکی نەدابوو لێە تووشی مەشاکل بوون دواتر کاڵاتامە فرۆشیار تووشی مەشاکل بە زەرت فرۆستمان لێرە فرۆشیار تووشی مەشاکل دەبی. بەڵێ و بەگشتی هیچ یاسایەکمان نییە لە کوردستان کاتێک کاڵایەک دەکڕی لە بزنسەکی ئۆنلاین لە بازرگانێکی ئۆنلاین دواتر کاڵایەکە بەدڵی خۆت نەگەیشت دەبێت بە خۆت کێشەی خۆت چارەسەرکەی. بۆ نمونە زۆر کێشەکەش لەوەیە کاتێک کاڵایەکە دەگاتە دەست و بەدڵت نییە کەسێک نییە کە سکاڵایەکەت لێوەگرێ ئەو کەسێک کە کاڵایەکەشت پێ دەدا دەڵێ من تەنها شوفێرم تەنها لەسەر من بۆی من کۆمپانیامە کە کاڵایەکەت بگەینەوە دەستی و ناشتوانم بیگەڕێنەوە. ئەنێوانە کۆمەڵک کێشە نامە لە بەردەممانە. مامۆستا کێوان بابەتێکی تر ینی بەڕێزت چۆن هەڵیە سەنگێنیت ینی
بۆ نمونە زستانی ئێمە زستانێکە ڕاستە زۆر سارد نییە بەڵام لە هەنێک لە ناوچەکانی کوردستان ڕەنگە مانگێک لە بەرکردنی چاکەتێک یاخود جلێکی زۆر گەرم بێت ئەو بەرجل و پۆشاکەش کە لە دیجیتال مارکێتینە جاری وە هەیە عرضەکرێت تۆ داوایەکی بۆی بگاتە دەستت ئەوەندە درەنگەگاتە لات ڕەنگە لێرە زستانەکە تێپەڕ ببێ یاخود ئەو بەشە ساردەی کە پێویستە کاتەکەی بڕوە. ینی ئەمەش دیسانەوە گرفتە لە هەموو جیهان بەم شێوەیە یاخود لەبەرەوەی دیجیتال مارکێتین لە وڵاتی ئێمە ساوایە هۆکارەکانی نقل و گەیاندن کەمترن کەرەستەکان خۆمان بەرهەمهێنین یان نەخێر ئەمەش لە هەر ئاسایەوە کرێت درەنگ بگا. بڵێ بە شێوەی گشتی ئەو بابەتی کە بەڕێزت باز دەکەی ڕەنگە بابەتەکە جیهانی بێت و لە هەموو شوێنێک ئەو کێشەیەمان هەبی کاتە کاڵایەک داوا دەکەی ئەگەر هات و کاڵایەکە ڕاستە خۆ بەردەست نەبوو یاخود لەڕێ ئەو وەبسایتە جیهانیانی کە لە بەردەستم توێ کاڵایەکەی بکڕی ئەکید بکە کاڵایەکە دایرێکت ناگاتە دەستت. بەڵام لە هەمان کات لە کوردستان کۆمەڵک کۆمپانیا هەیە کە کاری گەیاندن دەکەن لە نێوان وڵاتان بۆ ناوەوەی هەرێم ئەوان پێشنیارت لە بۆ دەکەن پێ دەڵێن ئەو کاڵایی کە بەڕێز دەتەوێت لە ڕێی وشکانیەوە پێ بگا بە ئەوەندە کاتەیە لە ڕێگای ئاسمانیەوە پێ بگا بە ئەوەندە کاتەیە ینی بەڵام ئەو کات لێرە کڕیارەکان تێچووی زیاتریان لەسەر ڕادەوەستێت. بەگشتی ئێمە وەکو کڕیار فرۆشیار نین دواییشە چینە سەر بابەتی فرۆشیار وەکو کڕیار لە چه کاتێکە پێویست بێ دیجیتال مارکێتین بەکاربێنین بۆی سوودمان پێبگا زیانمان پێ نەگا یانێ بۆ نمونە منە چم چاکەتێکەکڕم ڕەنگە لە بازار ئاسان دەسم گاتە چاکەتێک ئەی لچ کاتێکا باشە هەمان چاکەت لە دیجیتال مارکێتینێکا بکڕم ینی جیاوازەکەی بۆ من چیە خود لە چ کاتێکا و جیاوازێ بکەم منی کڕیار سوودیم زیاتر پێگایان بۆ من باشترە. بەڵێ لێرە دوو بابەت هەیە کە دەتوانم لە ڕێ دوو بابەتەوە وەڵامی پرسیاری جەنابەت بدەمەوە ئەفۆ. یەکەمیان ئەو بابەتانەی کە لە ناو شاری خۆت نییە یاخود لە ناو وڵاتی خۆت نییە ناچارە دەکات کە لە ڕێگای دیجیتال مارکێتینگەوە بەردەستی بکەیت ئەوە لایەنێک. لایەنی دووەم ئەو ئایتمانی کە لە ناو شاری خۆت هەیە بەڵام تایبەتن بە ڕەگەزی مێ کەمتر توانای ئەوەی هەیە کە بڕوات بە ئارەزووی خۆی یان هەر کات و ساتێک بێوێ بڕواتن بچی ئەو کاڵایە بکڕی. زۆربەی جار ئەوانەی کە لە ڕێگای دیجیتال مارکێتینگەوە یاخود لە ڕێگای بازار ئۆنلاینەکانەوە کاڵا دەکردن و مامەڵە دەکەن زۆربیان لە ڕەگەزی مێ و خانمانن. ئەی کڕیارەکان وەکو ڕاوێژکارێک ینی ئەبێت ئەوانەی ئەفن فرۆشیارەکان ئەوانەی با بڵێن لە ڕێگەی دیجیتال مارکێتینەوە بە تەمان کاڵا بفرۆشن جاوخود کاڵایەک بێ لە ناو خۆی وڵات بێت و عرضی بکەن لە ڕێگەی دیجیتال سۆسیال میدیا یاخود دیجیتال مارکێتینەوە یاخود لە دەرەوە کاڵا بێنن. ئەمان پێویستە چی بکەن بۆی سوود و زیانیان بەرنەکەوێت لە کۆتاییانیش هاوڵاتین ئیشەکان پێویستیان بە کەمەڵێک ڕێنمایی یاخود ڕەنگە کەسێک ئێستا بیەوێت بچێتە ناو ئەو جۆرە لە کارکردنەوە ینی سەرەتاییتنی شتەکان ئەو پێویستە لەو هەنگاوانەوە بڕوە. بەڵێ پێشنیاری من وەکو ڕاوێژکارێک لە بۆ هەموو ئەو کەسانی کە دەیانەوێت لە بواری دیجیتال مارکێتینگەوە کاڵەکانی خۆیان ساکەنەوە ئەو مینبەرەی کە هەڵیان بژاردووە سۆشیال میدیایان پێشنیاریان لە بۆ دەکەم کە ئەو مینبەرە تەنها لە سۆشیال میدیا کورد نەکەنەوە. وێبسایت یەک لە کاریگەرترین ئەو کەناڵانەیە کە دەتوانی هەموو ئەو کاڵایانەی خۆت بەبێ ئەوەی لە مەجای کۆپیڕایت کێشەتەوی چونکە لێرە ئێمە بە بەردەوامی کێشەمان لەگەڵ سۆشیال میدیا هەیە بە بەردەوام پەیجەکانی بزنسە ئۆنلاینەکان دیسێبڵ دەبن لە بەرەوەی پابندی کۆمەڵک لۆگاریتم و کۆمەڵک یاسا و ڕێسایی کۆمپانیای مێتانین ئەوانە هەمووی دەبێتە هۆی ئەوەی کە ئەو فرۆشیارە لە بزنسەکەی خۆی ساروتەوە. دوو قۆناغ هەیە قۆناغێک ئەوەیە کە ڕاستە و خۆ دایرێکت بتوانانی کاڵاکەی خۆت بفرۆشی بە پارەی کاش. قۆناغی دووەم کە لە کوردستان هێشتا نەچۆتە پێشەوە هێشتا کێشەمان هەیە لە عێراویشەوەیە بتانی لە ڕێگای دیجیتاڵیەوە بتانی پەیمێنتەکانی خۆت بدەیت. بە نمونە لە هەموو وڵاتان کاتێک کاڵایەک دەکڕیت دەتوانین لە ڕێگای هەژمارە بانکەکەی خۆت هەژمارە حسابەکەی خۆت دەتوانی تێچووی یعنی ئەلەل ئەقل نیوەی
پارەی ئەو ئایتمە بدەیت کە کڕیوتە دواتر لەگەڵ قۆناغی بەدەستگەیشتن بتانی کانیوەکەی تر بەدەست بخەی. بەڵام لێرە ئەمە کێشەمان هەیە لە کوردستان ناتوانین 100% حەقی فرۆشیار زامن بی و حەقی کڕیاریش دیسان زامنیان وەکو باسشم کرد لە بۆ هەردوو لایەن هیچ یاسایەکمان نییە کە بتوانێت ئەو سکاڵە بەرزکاتەوە و مافەکەی بەردەست بخات. توانم بڵێم زۆربەی کورد ئەو حەزەی هەیە یاخود ئەو جۆرە لە بابەت لە جیناتمانمانە هەیە پێمان خۆشە مامەڵە بکەین یان تۆزێک خاترمان بگرێت تۆزە کەمتریان بە سعرێکی تر نابێ. ئەمەش لە دیجیتال مارکێتینە نییە هیچ یەک ئۆپشنت لە بەردەسایە بۆ نمونە ئەمە بای فلان ئەوەندە دۆلارە ئەی کەمتر ئەمە ئەی چ ڕێکایەک ئایا ڕێگا هەیە بۆ ئەوەی دیجیتال مارکێتینیش مەجای ئەوەی تێدا بێتەوە کەمێک داشکاندن بۆ بکرێ بۆ نمونە ئۆڤەریەوەی چەند پارچەی زیاتر بکرێکرێت لە پارچەیەکیان ناسەتا ئەوەندە داشکان بۆی ئەم جۆرە لە هەم بازارکردنەکە گەرمترە بێ هەم ڕەنگە هاوڵاتی ژۆرێک لە ئاسوودەیی تر یاخود چێژی زیاتر لە بازاری دیجیتاڵی وەربگرێت. هەروەکو بەرچاوڕوونی ئێستا مۆدێلێک پێیا بووە تقریبان چەند ساڵەکە لە کوردستان کاتێک دەڕۆیە مۆڵە کاتێک دەڕۆیە کافەیەک ڕێستۆرانتێک هەر شوێنێک کە داتابەیسێکی دانا و ئایتمەکانی داخلی داتابەیس کردی ئەگەر مامەڵە بکەی پێ دەڵێ ببوورە سیستەم. بێگومان ئەوە دەستەوازەیەکی زۆر خراپە کە لەلایەن خاوەنکارەکانەوە بەکارمەندەکان ڕاگەیاندرا وشەی سیستەم یاخود دەستەوازەی سیستەم بە کڕیارەکانیان بڵێت کەەوە یەک لە قۆناغە زۆر خراپەکانی پاشگەزبوونەوەی کڕیارە لەو شوێنە مامەڵەکردن یان نەهێشتنی مامەڵەکردن بۆکو بەرچاوڕوونێک پێتان دەڵێم هەموو سیستەمانی کە لەناو کۆمپانیەکان ڕێستورانتەکان هەموو شوێنانی کە بەکادێن بەشی دیسکاونتی تێدایە لۆ ئەگەر زۆر پێداگیری بکەیت دڵنیا بەلەوەی کە دیسکاونتت لە بۆ دەکرێت. ئەوە لە ڕووی واقعی ینی بازرگانیکردنی ڕوبەڕوو لە ڕووی بازرگانی دیجیتاڵیەوە هەم لە ڕێی وبسایت بیتن هەم لە ڕێی ئەپلیکیشن بی هەم لە ڕێی سۆشیال میدیا بیتن ئەوانش هەموو دووبارە مەجای ئەویان تێدا کە مامەڵە بکەی بە نمونە دیسکاوند داوای دیسکاوند بکەیت لە نمونە ئێستا لە ئەپلیکیشنەکانی خواردن پرۆمۆکۆد هەیە ئەو کەسانی کە خواردن زۆر داوا دەکەن یاخۆت ئەو کۆمپانیانی کە لەو مەجالەیش دەکەن زوو ئۆفەرێک دەدەن دەڵێن ئەو کەسانی کە ئەوەندە کۆمنتە بنووسێ پرۆمۆکۆدەک وەردەگرێت کە دیسکاونتی لەبۆ دەکرێت. بێگومان مەجالی تێدا و کە جێبەجێ ناکرێت لە بەرچاوڕوونی کڕیاران ینی کڕیاران بەرچاوڕوونی ئەویان نییە کە ئایا دیسکاونت هەیە یاخۆت کە گوتیان سیستەمە ئەوە دەبێت تاو ئەو ژمارەی کە دانراوە سابت بکرێت. وڵاکە کەێوان باست لە بابەتێکی زۆر گرنگ کرد پێم وایە ئەمە بۆ هاونیشتیمانیان گرنگە بۆی منیش هەوکو تاواکاریەک بۆی دیسان لێت بپرسمەوە من دەچمە بازارێکی شعبی یاخود لە ناو بازارە گشتیەکان تیشێرتێک دانراوە نووسراوە 15,000 کاکەوە کەمتر ناوێ ڕەنگە بە 12,000ێکیش لێ وەرگرم بکە 3,000 کەمتری ئەو سیارەی بەڵام لە مۆڵێکی گەورە لە مارکێتێکی گەورە با بڵێن لە فرۆژگایەکی گەورەیە کە شتێک دانراوە و ڕقمێکی لێ دراوە یعنی ئێمەی کڕیار ئەبێ ئەو وشارەمان هەبێ کە وستیان سیستەمە و ئەبێ داغڵ بکرێن نەخێر مەجای ئەوەشی تایانی ئەوە خۆمانی نەمانزانی وە کرێ لەگەڵ سیستەمەکە ڕەنگە ئۆپشنی دووە موسیەمی یابێ بە کاشێرەکە بۆ یەگەر من ئینکاری زۆرم کرد تا ئەو حەدە لەگەڵم بڕوامە بەست بە دیاریکراوی بەم شێوەیە. بڵێ هەر بۆ زانیاریتان ئێمە من خاوەنددارێتی کۆمپانیای فۆرتی دەکەم کۆمپانیای فۆرتی لە مەجای تەکنۆلۆژیایش دەکەم یەک لە سێکتەرەکانمان دروستکردنی داتابەیسە هەموو داتابەیسەکانیمە دیسکاونتی تێدایە هەموو داتابەیسانی کە لەناو بازاری کاریشدا هەیە هەمویان بەشی دیسکاونتی تێدایە لۆ تۆی کڕیار کاتێک سەردانی هەر شوێنێک دەکەی پێت دڵێن سیستەمە دڵنیا بەدەوەی ئەگەر پێداگیری بکەی بەشی دیسکاونتت بۆ کارە دەکەن چونکە دووشت هەیە دەبێت جیاوازی بکەیت ئێمە مامەڵە دەگەڵ واقع دەکەین ئەگەر بەڕێزت سەردانی هەر شوێنێکت کرد گوتی سیستەمە ئەو 15,000ێکە بەڕێزت گوتی لێی وەرگرتی ئەگەر خزمەتی خۆی ئەگەر دۆست و برادرش خۆی چۆن مامەڵە دەگەن ئەو سیستەمەکە دەکا ئەگەر هاتوو بەشی دیسکاونتی تێدا نەبیت لۆیە وەکو بەرچاوڕوونی 100% هەموو داتابەیسەکان بەشی دیسکاونتی تێدایە پێداگیری بکە لەوەی کە دیسکاونتەکەت لەبۆ بکرێت. دیسان دەڵێم زۆربەی خاوەنکارەکان غەدر لە دوو شت دەکەن یەک غەدر لە کارمەندەکانی خۆیان دەکەن دوو غەدر لە کڕیارەکانی خۆیان دەکەن کاتێک دەڵی سیستەمە بۆ مانایە دێکە ئێمە لە قۆناغی ڕۆبۆتین
ڕۆبۆتێک لەسەر سیستەمەکە دانیشتووە و کڕیارەکەش دیسان مافی ئەوی نیە هیچ پرسیارێک لە ڕۆبۆتەکە بکات لەبەری ڕۆبۆتەکە لەسەر ئەو سیستەمە لێ ڕاهێنراوە. دیسان دەڵێم شتیوامان نییە دەتوانی دیسکاونت بکەی و مافی خۆتە. وڵای کاکیەوان ینی ئەمە بەس شتێکی زۆر گرنگە ینی تۆ لە کۆتایمە لە کۆمەلگایەکی زۆر تێکەڵاوین بۆ نمونە من لە شوێنێکی شەکەم دراوسەیەکم هاوڕەیەکم ێ ینی منیش ئەبێت وەکو سیستەمەکە مامەڵەکەم بە شێوازێکی زۆر زبر زۆر بێبێ هیچ ئەم لە ئەولایە کەواتە پێشنیارت دیسانەوە بۆ هاونیشتیمانیان وەروەها بۆ ئەو شوێنانەی کە شتە فرۆشن بۆەوەی تۆزێک ئەو عەتف و گڕوتین و گەرم و گوڕێ لە نێوان فرۆشیار و گڕیارە هەبێ مەجای مامەڵە هەبێ چ ڕێگارێک بەکاربێنن هەم لە دنیای دیجیتال میدیا دیجیتاڵی هەم لە دنیای با بڵێن ڕاستی و دوور لە مەجازی. بەڵێ هەروەکو ئاماژەم پێدا بازرگانی کردن لە دروستبوون و هەبوونی مرۆڤایەتیەوە هەتاوە کۆمڕۆ هەر بەردەوام بە بەڵام بە کۆمەڵە قۆناغ تێپەڕەیە ناکرێ کۆمەڵە گۆڕانکاری هەیە لە بازرگانی قەدەغەی بکەین لە برۆی پێم بڵێن کاوە سیستەمە یاخۆت سیستەماتیکە ئەستان سیستەماتیک یاخۆت سیستەم و دیجیتال مارکتینگ لە قازانج و سوودی کڕیار و فرۆشیارە نەک بەرتەسکردنەوەی هەنگاوەکان یاخود بەرتەسکردنەوەی ڕێکارەکان کە تایبەتە بەکڕین و فرۆشت بە پێچوانەوە دیجیتال مارکتینگ دەبێت کاتمان لە بۆ بگەڕێنەوە ئەستان دیسکاونتمان لە بۆ بکە و ئەمن پێشنیار دەدەم هەموو کۆمپانیانەی کە لەلای ئێمە سیستەم دروست دەکەن اینجا چ وێبسایت بیت ئەپلیکیشن بی مۆبایل ئەپلیکیشن بیتن هەرێکتەوان ئێمە پێیان دەڵێن لە شۆڕومەکەی خۆت ئەگەر ئایتمەک هەیە بە 20 دۆلارە هەوڵ بدە لە ڕێگای کەناڵی دیجیتال مارکێتەکانت دیسکاونتەشی لەوە بکە لۆی کڕیارەکانت فێری ئەو مۆدێلە ببن کە پێشوازی لە دیجیتال مارکتینگ بکەن لێرە کۆمەڵک قازانج هەیە بە نمونە من دەمەوێت دەست بە بزنسێک بکەم بەڵام توانای ئەوم نییە کە شۆڕومێک دروست بکەم توانای ئەوم نییە کە ئۆفیسێک بەکرێ بگرم توانای ئەوم نییە کە پێویستی بەوەیە جلوبەرگ دابنێم پێویستی بە شۆڕۆمبی پێویستی بە کۆگابی پێویستی بە کارمەندبی ئەگەر هاتوو بە شێوازێکی دروست دیجیتال مارکتینگم بەکارهێنا دڵنیا بە لەوەی کە پێویستم بەوە نابێ بە هیچ شێوازێک هیچ شۆڕومەکەم هەبیتن دەتوانم لە ڕێگای دیجیتال مارکتینگ و هەموو ئەو کەناڵانەی کە کاری بە بزنسکردنی ئۆنلاینمان لە بۆ دەکەن دڵنیا بە لەوەی کە زۆر سوود و قازانجی دەبێت. زۆر باشە کاک کێوان کاتی زۆر کەممان لە بەردەستماوە ئەگەر بابەتێک یان پەیامێکی تر تابەتت هەبێت لەسەر دیجیتال مارکتین و ئێمە پەیمان پێ نەبردبێ پێم خۆشەوە کە پەیامی کۆتایی ئاماژەی پێ بکەیت. بەڵێ من دەمەوێت باسی ئەوە بکەم کە ئێستا کۆمپانیایەکان زۆربەی کێشیان هەیە لە سوۆشیال میدیا پێشنیاریان لەوە دەکەم بپەڕنەوە سەر قۆناغی دیجیتال مارکتینگ بەشی وێبسایت کە لێ ڕێگای QR کۆدێک زۆر بە ئاسانی دەتوانن کڕیارەکانی خۆتان لە کۆپیڕایت بپارێزن کڕیارەکانی خۆتان لە پەیجە ناتەندروستەکانی خۆتان بپارێزن چونکە پەیجەکانی ئێستا پابەندینە بە بواری کۆپیڕایت پابەندینە بە لۆگاریتمەکان شارەزاییان نییە لە بەڕێوەبردن شارەزاییان نییە لە سپۆنسەرکردن ینی خەڵکێک دێ لە 1 ساڵ کۆمەڵک پارە و سەرمایە سەرف دەکات لە کۆتایی پەیجەکەی ڕادەوەستیتن ئەوە نائەزمونیە و ناشارەزاییە لە ئەو بابەتە هیوادارم کە هەموو ئەو کەسانی کە لە بواری دیجیتال مارکتینگ یان لە بواری تەکنەلۆژیاوە بابەتیان هەیە پێشنیار دەکەم کە خاوەنکارەکان یاخود خاوەن کۆمپانیەکان خوێندنەوەیان هەبێت بۆ هەموو ئەو پێشهاتانەی کە ڕۆژانە لەناو میدیای کوردی یاخود لەناو سۆشیال میدیای کوردی دێتە پێش و گرنگی پێ بدەن بۆی بڕۆنە قۆناغی دیجیتال مارکتینگی ڕاستەقینە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک کێوان حەسەن ئەندازیاری ڕاوێژکار لە سۆدیۆکانمان هەولێرەوە لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵێ زان وەک میوانەکەشم بە وردی ئاماژەی پێکرد کە دیجیتال مارکتینگش گرنگە بەڵام ئەوە نەبێ بە ڕسق بڕین یاوانێ بە ئۆنلاینیشەکەن بڕاتان نەبێت دام و چێژی شتکردین ئەوەندەی لە مناقەشە و مامەڵەکەیەتی ئەوەندە لە خودی شتەکەیان نیە بۆ ئەو هێواین هەموو لایەک هەر مامەڵەگەکەن تێیدا سوودمەند بن وەروەها هیچ کەسێک زیانی بەرنەکەوێت ناوبڕێکمان هەیە و لەگەڵتان بەردەوام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینی ئەلو خۆردی بسینینی ماشەڵاڵێ ڕەشەبە تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی یاریەکە خۆش بوو هەر بژی جبسینی جبسینینی دامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ بارانێکی باش باریەوە و دەشت و بانەکانی هەرێمی کوردستان باش پاراوبوونەتەوە هەروە لە بەشێکی زۆر لە ناوچەکان ئەو دەستەواژەی پەڵەیاوە واتە خاک ئەوەندە ئاوی هەڵمژیوە کە بتوانێت تر وەرزی تۆ چاندن دەست پێ بکات. دەشتایەکانی کوردستانیش کاتی کێڵان و وەروە وەشاندنی تۆ دەستی پێ کردووە. بنمونەش لە دەشتی شارەزور هاوکارانمان دیتێکیان بۆ ئامادە بین بینەری چاندنی وەرزی دانەوێڵە دەبین. موسيقى تقريبا ئێستا ئێمە بەهۆی ئەوەی کە وتمان ئاوکەم بۆ تۆ لە سەتی سەرچاوەکانمان وشی کردووە ئێستا پەنامان بردوتە بەر ژێر زەوی. ئێمە لە ساڵی 90ەکانە بە هیچ شێوازێک هیچ ماتۆڕێک لە دەشتی شارەزورا بوونی نەبووە مەگەر بە دەگمەن کەم. ئێستا لە شارەزورە ئەوەی ماتۆڕی نەبێت ناتوانێت زەویەکەی خۆی دابین کا بە دانەوێڵە یا بە تەڕەکاڵ یا بۆ شتانە. ئێستا ئێمە هەموو زەویەکانمان بۆ بە دانەوێڵە ڕاستیە لەبەرەوە ناتوانین دابینی تەڕەکاڵەکانمان بکەین ئاومان زۆر دابەزیەوە. ساڵان لێرە ئاو مەترێک بوو یا باڵێن کانەکانمان هەمی بەدەرەوە بوو. ئێستا 13 مەتر لە دەشتی شارەزورە ئاو دابەزیوە. ینی ئەمە پۆلێنکردنێکی زۆرە هەم بۆ دانەوێڵەکانمان زۆر ناڕەحەت بووە هەمیش بۆ بەرهەمی کشتتوکاڵەکانمان زۆر ناڕەت چووکە بێ هەمی بە گاز و بە بەنزین و بە مەکینەی باش و ماتۆڕی باش و کارەبای باشەتە بێ اینجا بتوانی دابینی زەویەکانی خۆتکەی. هیچ کێشەی نییە بڵێبان بڵێ قەلەمەکە لەسەر ئێمە ئێستا لێرە ئەتوانین بڵێن بۆ پەڵەی دانەوێڵەی داوە
پەڵەی دانیوەڵی داوە کە بتوانین لێرە ئێستا لە دەشتی شارەزور وا خەریکە زیاتر لە 40 سانتیم ئاو چۆتە ژێر زەویەوە ئەمە ئەشکالێکمان بۆ دروست ناکات لە ڕۆگەی دابینکردنی دانیوەڵەکانمانەوە بۆی بتوانین ئێمە هەموو دانیوەڵەکانمان دابچێنین لەم مەحسوولە کە زستانەیە نۆک و پاق لە منیەکان با بڵێن لەگەڵ گەنم و جووە ئەمە هیچ ئەشکالێکمان بۆ دروست ناکات لە سەرانسەری کوردستانە بە گەرمیان و شارەزورەوە سواز بخوا ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر باش باران باریوە تا ئەم کاتی ساڵ کە قسەی تیاکەین. ئێمە هەچۆن شکرانە بژێری خی گەورە بکەین ناتوانین قەرەبووی تەنا قەترە بارانێکی ئەو بکەین کە خی گەورە بۆمان دابارێنێ بۆ سەر ئەم زەویە و هەم گژوگیاکانە ژێنێتەوە ڕۆحەکاتەوە بەری ئەو زەویە هەمیش ئەو هەموو نەخۆشی و دەرد و بەڵاکە لە ناومانە هەیە بە ڕێژەیەکی ئێجگار زۆر کەم یکاتەوە ئەو شە بۆ خۆی یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خی گەورە ئاو لە ینی سەرچاوی ژیان ئاوە ئاو خۆراکە ئەگەر ئاو نەبێ خۆراکیش نابێ ئەگەر خۆراکیش نەبێ ئاویش نابێ ئەم دوانەیەکی تاوڵکان بەیەکتریەوە ئێمەش بە هیچ کامێکیان ناتوانین ناتوانین بەبێ خۆراک بژین ناتوانین بەبێ ئاو بژین چونکە ئەبێ هەمومان شکرانە بژێری خی گەورە بکەین کە ئەم نیعمەتە جوانەی ئەڕژێنێ بەسەرمانە بارانیش زۆر پێویستە چونکە ئەگەر باران نەبێ ژیانیش بە تەواوەتێکوێتە مەترسیەوە لەسەر زەوی ئێمە بەبێ باران ناتوانین هیچ ئیشێک بکەین هیچ شتێکمان لەبەر ناڕوە خۆشمان ناتوانین بژین لەبەرەوە نیعمەتەکانی خی گەورە یەجگار زۆرن ناژمێرێن و ناتوانین ئێمە شکران بژێری ئەو هەموو نیعمەتە جوانشکن کە خی گەورە پێی بەخشین لەبەرەوە باران ڕەحمەتێکە لای ئیلاهیوە بۆ بەندەکانی خۆی ئێمە سپاس گوزاری خواگەین ئەگەر بارانی باش نەبێ ئێمە کوالێتی ئەو بەرهەمانە یعنی خاصێتی ئەو بەرهەمانە و مادە باشەکانی ئەو بەرهەمە ئەو دانەوێڵانە یا هەر مادێکی تر بێ ناتوانین ئێمە بەرهەمی بێنین چونکە بەبێ ئاو ناژی ئەگەر ئاوی باشی هەبێ ئێمە ژەتوانین لەگەڵ بارانە باشەکە و لەگەڵ ئاوەکەشا ئێمە ژەتوانین لێرە بەرهەمێکی باشمان هەبێ و خاصێتێکی باش لە دانەوێڵەکانە هەبێ بۆی ئێمەش بتوانین لە داهاتووە و هاونیشتیمانەکانی خۆمان ئەوانەی کە زەویان نیە ئەوانەی کە چاوەڕێ ئەم دانیوێڵانن کە پێگا بەرهەمێکی باشی هەبێ و کوالێتێکی باشی بێ ئێمەش بتوانین هەم خۆمان و هەم هاونیشتیمانەکانمان لەسەر ئەو دانیێڵە بژین و ئینتاجێک و بەرهەمێکی باشی هەبێت لەبەرەوە ئەگەر کەمی باران ئەبێتە خۆی لە دەستدانی خاصێتە باشەکانی دانیوێڵەکان ئێمە ئەگەر پۆلێنکردنی بکەین لە مابینی با بڵێن مڕەشە یا ئەوانەی کە باراناویەکانن یا ئەوانەی کە خۆ دەستکرد بۆ دروستەکەی هیچ کاتێک ناگات بە ئەوەی کە تۆ بارانی پێویستت تا کاتی خۆی ببارێ چونکە ئەگەر بارانی پێویست هەبوو تۆ تا مانگی پێنجوانەی کە لە دەشتی شارەزور کۆتاییە لە ئاخری شەژ ئیتر گەرم دەروێنەکەیت تا ئەو کاتە باران هەبێ ئاو هەبێ ئێمە هیچ کێشەیەکمانە بەڵام ئەو بارانە دەستکردانەی بۆ ئێمەیکەین هەم تێچووکی زیاتری هەیە هەم ناتوانانی وەکو خۆی جێبەجێ بکەی هەم وەکو خۆی ئیسیفادەی لێ ناکەی لەبەرەوە ڕەنگە ڕەزیلی بکەین لە گاز و بەنزینەکەمانە کە ئەمڕۆ گرانە و بارگرانێکی زۆرە یا فەلاحەکە نەتوانێت و جوتیارەکە نتوانێت وەکو خۆی ئیشەکەی خۆی بکات ڕەنگە بتوانێت هەر کەرتێ ئاوی گەنمەکەی بدا یا زۆر لە خۆی کات دوجارەتوانێت بەڵام بەڵایزان لە بەش سێمی بەرنامەکەمانە باس لە کەڵەشاخەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک هاوڕاست قادر بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەی ڕۆگناسان لقی سلێمانی کاک هاوڕاست زۆر بەخێر بێن سپاس بۆ جەنابتان کەڵەشاخ وەنگە جیلی کۆن و هەنێک جگە بازم بەعام ئێستا سپاس بەخوا هەمووی ڕەنگە زانیاریە بێ پێم خۆشە لە زاری بەڕێستانەوە بۆ بینەرەکانمان دیسانەوە پێناسەیەکی کەڵەشاخ بکەین و سەرنجێکیشم لەسەر ناوی کەڵەشاخە بێ دوایی ئینشاءالله بسم الله الرحمن الرحیم بە ناوی خی گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوەی ئازیز بۆ کەناڵی پەیام کەڵەشاخ خۆی لە ناوە کوردەکەیەوە لە شاخی ئاژەڵەوە هاتووە کە بەڵێ وەکو نمونە هێناومانە کاتی خۆی لە مێژوو لە بڵین لە کۆندەوە بەم شاخانە کراوە
کەسەکە مەسەلەن ئەو شاخی ناوە بەو شوێنەوە کە بەستی بووە کەڵە شاخی لێ بگرێ لە ڕێی دەمەوە هەوای ناو ئەو شاخەی بەتاڵ کردوتەوە و پاشان جیوە یاخۆت شتێکی لە دەما بووە و بە زمان نووسانوێتی بە سەری ئەوینەوە هەوا بڕی کردووە. بەو شێوەیە بەڵێ تقریبا لە ناو شاخی کەڵەکە تا دوای پەنجاکانیش تقریبا ئابە شێوەیە دواتر بوو بە پەرداخ هەر پەرداخ ئەمەی کە لە ماڵانە شەربەت و بڵین ئاوی پێ ئەخورێتەوە دواتر بوو بەم جۆرە شوشەیەیان پێم خۆشە وازەحتر بێ بۆ بینەری ئازیز هەر شاخی کەڵەکەش لای خۆتەوە ئەگەر بەسەر ئەویشی نەکەین ئەمانە بە هەر لای خۆم بێ بۆی تۆزیحێکی جوانتری پێبین سەرەتا بەمە کراوە بەو شێوەیە بڵین ئینەکە دراوە لە پشتی کەسەکە یاخۆ سەرسنگی یا هەرجەیەکی و لێرەوە هەواکەی بەتاڵ کراوەتەوە هەر لە ناو دەمیان لەو لەحزەیە چۆن بڵین بنێشتێک لە دەما بوو بێ یەکسەر بەسەری زمان ئەمەی کە پسکراوە پێوەی ماوەتەوە یعنی هەڵمژینی هەواکەی کردووە بەتاڵکردنەوەی هەوای ناو ئەوە تا پێستەکە هەر ئەتوانین بڵێن هەوکاری ئەوەی کە ئێستا پێوترێت کەڵە شاخ کەواتە بێت کۆنتترین کەرەستەیە کە بەکار هاتوێ بۆ خوێن لێگەشتی مرۆڤێک شاخی ئاژەڵ بووە بەتاکیدی ئەمە یەکێک بووە لە کەرەستەکانی کە بەکار هاتوو ناوەکەشی لە کوردەواریە لەوەوە هاتووە ناوی شاخی کەڵبووایە باشتر بوو دواتر بوو بەم کوپە کە لە ڕێی ئاگرەوە هەواکەی بەتاڵە کرایەوە من بینیومە چرخێک یان شخارتێکیان لەناوە دایکسان بۆی ئۆکسسیجینەکە هەموو ئەمە ئەخرێتە سەری و ئیتر ئەو ئاگرە خۆشی تقریبا تاقیمێک بوو بۆ ڕووکاری بڵین پێستەکە ئیتر بە مروری زەمن و بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و تەواوی بڵین کەرەستەی پزیشکی ئەم کوپانە هاتن کە تەنها یەک جار بەکارە هێنرێت لە ڕێی دەستکێکەوە پلاستیکیان هەر باغەیە ئەمە لە ڕێی ئەم دەستکانەوانێ هەوای ناوی بەتاڵ ئەکرێتەوە و ئیتر ئەمێنێتەوە پێوەی بەم شێوەیە جا سەرەتای ئەمە کۆکردنەوەی خوێنە لەو چواردەوری ئەو بڵین پێستەیە ئەو شوێنەیە کە تۆ ئەم کوپەی لێگری سەرەتا کوپەکەی لێ ئەدرێ و پاشان جارێکە لێ ئەکرێتەوە ڕوشاندنەکەکرێ و دووبارە کوپەکە ئاخرێتەوە سەری ڕۆشاندنەکە بە شێوازێکی زۆر ئەگەر بێ لە یەک ملیم تەنها چینی یەکەمی پێست بڕوشێنرێ یعنی ئەمە گرنگ نییە من خوێنم زۆر لێ دێت تۆ خوێنت کەم لای هاتووە هی من سوودی زیاترە نەخێت تەنها تەنفیزێکە لە جەستەی ئینسانە لەو جێگایانە ئەکرێت کە پێویستە و بڵێن خاڵی خۆیەتی بۆی دیاری کراوە ئەم جۆرە پلاستیکیش هاتووە ئەمە بە هەمان تاریقی کەڵەشاخە بەڵام زیاتر بۆ کەڵەشاخی وشک و مەساجە ئەمە زیاتر بۆ ڕوخسار بەکارهێنرێ کەڵەشاخێکی ترمان هەیە کە ئەم جۆرەیە ئەمە موگناتیزی پێڵێن کەڵەشاخی موگناتیزیە تقریبا ئەمە چۆن بڵێ لە چارەسەری فیزیکیەوانەیە سەرچاوی کردووە باشە ئەمە بڵین موجب و سالبە مەسەر زیاتر بۆ بەستەرەکان و بۆ ئەژنە و بۆ هەتا بۆ خودەکان تەسیری هەبووە لە ڕاست و لە چەپە درێ پێوەی ئێهێڵی توانێت تا چەند خولەکێک کە پێویستە کات و کاریگەری لەسەر دەما کاریگەری لەسەر ئێسک و ماسوولکە هەیە ئێسک و ماسوولکە بەڵێ قوربان کاریگەری لەسەر ئەو دوانە ئەبێت هەر ئەم جۆرە کەڵەشاخانەمان هەیە ئەم جۆرە کەڵەشاخی تەڕ و وشکمان هەیە وشکەکە چەند جارێک لێ مەسەرەن ئەدرێ لەسەر پێستەکە و لێ ئەکرێتەوە یاخود مەساجی پێکرێ یان لە کۆنا شتێکی کەشیان کردووە بۆ نمونە چەند جۆرەگیایەک هەبووە خراوەتە ناو کوپەکە و پاشان کوپەکە خراوەتە سەر پێست کە بە وشکی کراوە ئێستاش زۆر جار ئەکرێت و کەڵەشاخی تەڕیشمان هەیە ئەوەیە ڕوشانەکەی لەگەڵا بەکارهێنرێ کاک هاوڕاست لە جیهانی کۆن پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زانستی پزیشکی تەنانەت لە هەنێک لە وڵاتیش پێشکەوتن هەبوو بەڵام کۆمەلگا داخراوەکان ئەو گرفتیان هەبوو زۆر بابەتی پزیشکی هەبوون کە بووبوونەتە بەشێک لە با بڵێن چۆن ئەزمموی ژیانی ڕۆژانەی خەڵک دەستشکان هەبوو من بیرمە جەڕاحەکان بۆ منە ڕۆڵێکی زۆریان هەبوو لە دەستشکان خۆ کاتە دکتۆری جەڕاح خەستخانەکان نەبوو بۆ منە ئەو خاتونانەی لە کاتی لە دایکبوونی کۆرپە یارمەتی خێزانەکانیان داڕامانیان دەکرد یان زۆر شتی تر دوایەوەی پزیشکی هات ئەمانە وەکو بوونەتە چوونەوە خنێن خۆشخانەکان
زۆر جار ئەو باز لە کەڵەشاغە کرێ ڕەخنەکە لە خودی کەڵەشاخەکەیە یان لەوانەی کەڵەشاخەکە ئەکەن واتە پرۆسەکە ئەبێ بچێتە نێوە نەخۆشخانەکان یان ئەو کەسانەی کە خودی کەڵەشاخەکە ئەکەن ئەبێ ئەکادیمی من تەنها شتێگەڵم ئەگەر کەسێک بزانێت کەڵەشاخ چ قیمەتێکی هەیە ڕەخنە لە کەڵەشاخەکە ناگرێ و ئەگەر قیمەتی کەڵەشاخیش دزانی ئەمەندە ئاستی ڕۆشنبیریت بەرزە بزانی لای کێ کەڵەشاخەگری یعنی لە هەردوو حاڵەتەکەت ها تۆ ناتوانێت ڕەخنەی لێ بگری بۆ تۆ ینی پێشەوەی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم لا ابن عباس وبمانە گەڕێتەوە ئەفەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەڕێتەوە لە ئیسرا و معراج لە کاتی شەوڕەویدا گەیشتم بە هەر کۆمەڵە مەلائیکەتێک تیان ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمان بە ئومەتەکەت بکە کەڵەشاخ بگرن باش ئێمەش ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ قسێکی لە خۆ نەکردووە ئەم قسەی لەکوێوە هات کەواتە فەرمانێکی خوا گیانە بۆ ئێمە ئەکرێت تۆ بڵێ مەسەلەن کە خوای گەورە فەرمێتی هەنگوێن شیفایە تۆ بڵێ نەشیفانیە ئەی بۆ ئێمە بیر لەو ڕاڕەوەی نەکەینەوانێ کە تۆ ببینە ڕەحمەتی خوای گەورە بۆ سەر ئێمە کەڵەشاخ کە مەسەلەن دیارێکی خوای گەورەیە بۆ ئینسان و بۆ تەواوی مرۆڤایەتی هەتا بۆ ئاژەڵەکانیش کەڵەشاخەکرێت یعنی نەی فەرمووە ئەمە بەس بۆ موسڵمانانە تا بۆ هەموو ڕۆح لەبەرێکە لە ئاژەڵەوە بیکرێ مەسەلەن لە مرۆڤەکانەوە ئەوی کە پێویستی پێێتی کەڵەشاخ بگرێ ئەبێتە شیفا بۆی ینی ئەگەری لە 90 بەرەو ژووری هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان ئەمە چی وای کردووە ینی من بێم چ عیلمێکەیە چ زانستێکەیە من بێم کەڵەشاخ ئلغاکەمەوە تۆ ئەگەر ئەتەوێ مەسەلەن مناقەشەیەک بکەیت لەسەر ئیلغاکردنەوەی کەڵەشاخ ئێوەرە هیچ نەبێت لە پێشا لەسەری بخوێنەرەوە زۆر ڕاستە پەیامەکە ڕوونە کەڵەشاخ وەکو سنەتێکەوە لە کۆمەلگا مسلمانەکانی زۆر هەر مێژوو ئوستاز مێژوو سەلمانوێتی کە کەڵەشاخ چارەسەرێکی زۆر تەندروستە بۆ جەستا هەنی چەند 5,000 ساڵ بەر لە ئێستا و زیاتر کەڵەشاخ وجودی هەبوو بۆ ماوەتەوە بۆ کەوی نەمایەوە ڕاستی سا لە نەخۆشخانەکان ئەکرێ بۆ حاڵەتی زەرور خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە نەهی لە کەویکردن کردووە بەس بۆ کەویکردن نەمایەوانێ لە دەستا و دەستی ئەو کەسانی کە ڕەشاخ ئەگرن ئەی بۆ کەڵەشاخ ڕاستە کەواتە کاک هاوڕاست ئێستا هەموو بابەتێکی تەندروستی کات و ساتی خۆی هەیە ئەنجامدانی کەڵەشاخیش لە بەروی من خۆم کردومە ئەزانم کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی پێویستە بەڵام بۆ ورتر کۆمەڵک شتێمەمانەوە لە زاری بەڕێستەوە بە تەسەسولەکەی لای خۆت ڕەنگە بێ ڕەنگە من بە تێکە بیپرسم بۆ من لای کێک کەڵەشاخ ئێمە چوزانین کێک یعنی چۆن ئەبێتە کەڵەشاخێکی باش ئەمە یەک گرنگە مەسەلەن کەی کەڵەشاخ بکەین کەیەکە بە مانای کاتەکەی بەیانیانە ئێوارانە یاخود پێم وابێ لە هەنێک تەوقیتی و هەروەها چۆن مامەڵە بکەین دوای ئەوەی کە کەڵەشاخمان کردیان بەلایەنێکەوە پێشەوەی چۆن بچین بۆ پرۆسەی کەڵەشاخکردن هەر دووبارە ئەگەڕێمەوە بۆ ڕێکارە سونەتیەکەی چونکە خۆی زیندوکردنەوەی سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێغەمبەرگانیش ئەفەرمێ کە شەربەتی عەسەل واتە ئاو و هەنگوین پێش کەڵەشاخ بخورێ زۆر باشە لە جیاتی تۆ بچی نانێک بخۆیت شیرەمەنیەکان هەر باشتر وایە نەخورێ بەڵام ناچینە تەفاسیلی ئەوەی چی بخورێت چونکە نان نەخورێ باشترە لەسەر سکی خاڵی باشە بەڵام بۆ ئەوەی کە تۆ فشاری خوێن زەختە دانەبەزێ بێهێز نەبی یا مثلەن تووشی خۆرپێ حاڵەتێک نەبی باشتر وایە چەندەن کە خورمایەکەت خواردبێ یاخود شەربەتێکی هەنگوێنت خواردبێ پێش گرتنی کەڵەشاخ و لە دواییشە بە هەمان شێوە ئەگەر بتوانێت بیخۆیت ئاساییە و شتێکی باشە وەکەی بکرێ کەڵەشاخ لە تقریبا زیاتر لە 7 حەدیسی لەسرە کە کەی بکرێ و چۆن بکرێ و کەی نەهی لێ کرابیان چی بە هەر حاڵ زۆربەی خۆتان ئەزانن کە خلافی لەسەر ئەبێت بەڵام ئەوەی کە زۆر دقیق جەختی لێ کراوە تەوانێ و صحیحە بابەتی ڕۆژە لە مانگەکانە واتە مانگەکەین بە 3 بەشەوە بەشی کۆتایی مانگ کە 19 حەڤە و 19 و 21 مانگی عەرەبی دەکات بۆ لەبەرەوەی قورسایی مانگ لەسەر جەستەی ئینسان لەو کاتەیە دوورەکەوێتەوە و چەندین حکمەتی تریشی تایە کە ڕەنگە هێشتا عیلمی شەرپی نەگەیشتە بێ ئەوە لای خوای گیان بێ وەکو ڕۆژەکانیش لە هەفتەیە
ئەوترێ یەکشەممە و سێشەمە و پێنجشەممە زۆر گونجاوە بەڵام ئەوەی ئەفزەڵترە ڕۆژەکانە لە مانگە نەک لە هەفتەیە باش لای کێ کەڵەشاق بکەین ئەی بەر لەوەی بچین هەستەکەمەوە ڕەنگە تۆزە زیاتر هەڵبێ کەی بیکەین واتە لە ڕۆژەکەشا بەیانیان باشتر وایە بەیانیان بکرێت هەرچەنە سێریکە بۆچە تەمەنێ بکرێت کێ بیکا چۆن باشتر وایە سەر و باڵغبوون بیکە لە بەیانیانە بیکە لە سکی خاڵیە لە 1920 مانگی عەرەبیە ئەمە باشترینەکانن باشە ئەیک بۆ حاڵەتی زەرور لە خوار باڵغبوونی ژەتوانێ هەتا ئافرەتی حامیلێ ژەتوانێت لە حاڵتی زەروریاتە بیکە و لە شەوی شابێ کێشەوەی دروست ناکات لە عەسرابێ کێشەیەکمان بۆ دروست ناکە ئەگەر بێت و چەند سەعاتێک و دوانوسیانیش بێ نانت خوارد بێ و زەرور بی بە کەڵەشاخ زەرور چییە؟ مەسەلەن تۆ لە جێیەکەی مار پێێتەوەە کەسێک مار پێوە یاوە دوو پشکێک پێوە یاوە تۆ کەرەستەکانی حیجامەت پێ کەڵەشاخ نانیشی خواردووە و ئێوارێ مەغریبیشە وەنیە تۆ توانی یەکسەر کەڵەشاخێکی بۆ بگری یاخود کەسێکە لیانی دڵی ناتەبیعیە حاڵەتێکی ناتەندروستی هەیە تۆ توانی شەوە و دوورە دەستی حاڵەتێکەیە تۆ توانی یەکسەر کەڵەشاخی بۆ بگری ئەمانە هەمووی بۆ کاتی خۆی ئەبێتە شیفا بەڵام باشترینەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردووە کە بەیانیان بێت و 17 و 19 و 21 مانگی عەرەبی بێت خۆگە لەو ڕۆژانەش بکەوێتەوە ڕۆژانە بۆ نمونە یەکشەم و سێشەم و پێنجشەممە یەکشەم و باڵجا خۆگەر شتەکە یعنی قەدەرەن بگونجێبەوەین هەر زۆر خۆشتر و جوانترە بێت زۆر باشە کەواتە ئێستا چی لەسەر بابەتی ئەوەی تر باسمان کرد کێ کەڵەشاخمان بۆ بگرێت یان کەڵەشاخەکە ئەنجام بدات یانی ئێمە چۆن بزانین کەسێک ڕەنگە کەسێک ناوبانگی هەبوو بێت بەڵام لە کۆتای خۆ بێت جیلێکی نوێژ دروست بێ خۆ بێ کەسانێکی تریژە بن فێری کەڵەشاخکردن بن ئەگە تۆزێک لەسەر ئەوە قسەمان تەمان ئێمە سەرەتا سپاسی ئەو ئوستاد و مامۆستایانی پێشخۆمانەکەین کە کەڵەشاخیان هێشتەوە لە ناو کووردا ئەمە جێی دەستخۆشیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە جەختی لێ بکەینەوە یعنی عالم ڕۆژانی پێشوا لە جێیەکی تریشم قسەم کردووە تکایە هاوڵاتیانی ئازیز ئاگادارەکەینەوە هەر کەسێک چووە نۆرینگەکەیەوە بۆ گرتنی کەڵەشاخ کەرەستەکانی سەفەری نەبوو پاک و خاوێن نەبوو و ئەندامی کۆمەڵی ڕوەگناسان نەبوو جاسلێمانی هەولێر دوهۆک هەر بش لەمانە نەبوو ئەندامی کۆمەڵی ڕوەگناسان نەبوو یاخود طبیبێکی گەورە وەکو بەڕێز دکتۆر عەبدولواحید و چەند کەسی کە هەیە کە ئەیکەن تکام وایە بە هیچ جۆرێک کەڵەشاخی لا نەگرن بە هیچ جۆرێک کەڵەشاخی لا نەگرن و هەر ئازیزێکیش لە ماڵەوە خۆی کەرەستەی کەڵەشاخی وەڵێ من ئەیزانم بۆ براکەی یاخود بۆ خزمێک کەسێکی کەڵەشاخ ئەگرێ لە جیاتی سوود بە دڵنیایی و زیانی پێ ئەگەیەنێ ڕۆژێک لە ڕۆژان و هەستی پێ ناکات چونکە نایزانیت ئەمە هەر ئەوە نیە من وێنەیەک ببینم ناکرێ من لەسەر ئەم وێنەیەوە ڕاستە ئەمە نقاتەکانی تایە بەڵام لە ڕووی زانستیەوە زۆر شتی تر هەڵەگرێت لە پشتی خۆیەوە بۆ کاتی خۆی بەڵێ یعنی تۆ من ناکرێ بێم تەنها بەبینینی ئەم وێنەیە براکەم بڵێ سەر مێشێ بێم لەسەر سونەت بووە لە تەوقی سەرا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەڕەوانێ کەسێک نەبووە سەلماکە یەکێک بووە لە هینەکان لە سەحابەکانە گەڕێتەوە کەسێک نەبووە بێتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێ سەر مێشێت و فەرمان حیجامی پێنەکە بەس ناکرێ من هەرچی سەریێشا لە یەکسەر بۆی بکەم و ئەم کەسە زەختی داوەزی بوو بۆیە سەریێشە وەنیە یعنی بەس کاک هاوڕاست خەڵک چۆن یان لە کۆتایە ئەمە هەمووی پێشتر تەجروبە بووە ئەزمون بە ڕەنگە لە شوێنێکی دوورە دەست لە قەزا و ناحەیەک کەسێک هەبوو بێ ئەزمموی زۆری هەبێت لە گرتنی کەڵەشاخ ئەنجامدانی کەڵەشاخ ئەمە لینکی هەیە لەگەڵ بەڕێستان ئێوە ئاگاداتانن لەگەڵ یان چۆن بتوانن ئێوە کێ وەرەگرن بە چ پێوەرە خەڵک ئەندام وەرە ئێمە لە هەر گۆشەیەکی ئەم کوردستانەیە کەسێک کاری گیا دەرمانی و کەڵەشاخ و زال و دەرمانی کردبێت ئێمە خۆمان گەیانۆتێ بزانین ئەم کەسە ئەکادیمیە و کەسێکە لە باو باپیرانەوە بۆی ماوەتەوە یاخود فێرخوازێک بۆ لای مامۆستایەک و ماوەیەکی دوور و درێژ لە بەردەستیا بوو تا ڕاهاتوە لەسەری و دواتر ئێمە ئەکین بە ئەندام کە بوو بە ئەندام یەکێک لە شەرتەکانی بەردەوام بەشداریکردنە لە خولە بەرەو پێشوونەکاندا
یعنی ئێمە بەردەوام خولمان هەیە خولی ئەکادمیمان هەیە کەسانی پسپۆر و شارەزایڵێتەوە بۆ بەرەو پێشچوونی ئاستی زانستی ئەندامان. یعنی ئەگەر کەسێک بەشدار نەبێت لەم شتانەیە تۆ لە ئەندامون سڕی ئەەکەیت. زۆر باش ئەمە خاڵێکی گرنگە. بابەتێکی تریش هەروەکو هۆشیارێک با ئێمە لامان هەبێ کە زۆر جار کە لە شاغە گرین ئەوەی عاداتە و زۆر باوە مەسەن لە پشتەوە چەند قاپێک پەرداخێک مەسە 3 4 5 هەمە بینیمانە لێرە ئەگەر تۆزێک لەسەر شوێنی گرتنی کە لە شاخەکان بە وردی قسە بکەین کامە گرنگترە کامەیان بۆچی باشتر بێ یان لە خۆمەوە من نەبێ بچم خۆتۆ ڕەنگە کەشتێک لە شوێن ئیش بکەم بڵێ باشکە کە بۆ دەگرن ینی ئەمەش ڕستانەوە ئەبێ بۆی بکە کە لە شاخی خۆی سێریکە کە لە شاخێکمان هەیە سنەتیە 3 کوب لە پشت ئەگیرێت و لە ڕۆژە سنەتەکانایە و ئیتر بۆ کەسێکی ئەتیادی بەڵام ئەو کەسی کە تۆیەتە لات بۆ کە لە شاخگرتن یەکەم ئەبێت تۆ بزانی ئاستی گیرسانەوەی خوێنی ئەم کەسە چۆنە چونکە زۆر جار نەزیفە ئەم کەسە خۆی تالاسیمایەتی ئەبێت تۆ بزانیت وەنیە یاخود ئەم کەسە ڤایرۆسی جگەری هەیە ئەبێ لەوانە دڵنیا بیتەوە ئەمە بێت داوای فەحسی لێ بکەی یان بەڵێ داوای لێ بکەیت و ڕوونکردنەوە دباتێ هەرچەنە تۆزەی گیرن کورد تااقەتی نییە بڕوا پشکنین بکات و بێتەوە ئەوە بەڵام ئێمە هەر جەختیان لێ ئەەکەینەوانێ و یاخود بە فەزلی خی گەورە ئەمەە تەجروبەمان هەیە لەگەڵ بینینە ڕوخسارەکانە بە پێی خست تۆخی و پێستەکە و چیم هەندێشت ئەزانین ئەم کەسە تاچە ئاستێ نەخۆشە وا هەندێک کەسمان هەیە زەختی دا ئەبەزێ ئەبێت تۆ بزانی بۆ ئەم کەسانە نەکرێ ڕوونبوونەوەی خوێنی هەیە خوێن بەربوونی ناوەکییان هەیە یاخود دەوا بیزات تۆ دەوالی ناکرێت لەسەر دەوالی بیکەی وەکو نوقاتەکان لە جستەی ئینسانە مەسەلەن با بڵین بۆ کاتێک کەسێک جیوبی هەیە تووشی هەوکردنی گیرفانەکانی لوت و گوێ بووە ئالەم خاڵانەیە بۆی دەکرێت باشە ئەی باشە کەسێک کە کێشەی دڵی هەیە لە پشتەوە بۆی ئەکرێ لەسەر قۆڵ بۆی ئەکرێ لەم منتیقانەیە بۆی ئەکرێ ئەی کەسێک کە کێشەی نەزۆکی هەیە لە ژنان و لە پیاواندا چونکە ئەمە زۆر باوە یعنی زۆر من داواکارم لە خوشکە بەڕێزەکان کاوانی کیسیان هەیە کیسی ڕەحم و ئەوانەی هۆرمۆنیان تێک چووە بچووکی هێلکەدانیان هێلکەکان بەبەستن ناڕێکی لە سووری ماگانەیە زۆر زەرورە 1 تا 3 جار حیجامە بکەن خۆ خۆشببختانە خانمانمان زۆرە ئەندامی کۆمەڵی ڕۆکناسان خانممان زۆرە کە حیجامە ئەەکەن و کەڵە شاخ بۆ ئافرەتانەکەن و بە شێوەیەکی زۆر تەندروست و پاک و تەمیز بۆیانەکەن و بۆ پیاوانیش بە تایبەت چونکە پرۆستات لەسەر لە دەوروبەری حەوز و پرۆستاتە کەڵە شاخەکرێ خۆتان ئەزانن پرۆستات پەشێکی هەستیارە لە جەستەی پیاواندا هەم تەسیرەکاتە چونکە تەسیراتێکی زۆری لەسەر مەنی پیاو هەیە لە حاڵەتی نەزۆکیە ئەبێت تۆ یەکسەر چۆن پشکنین ئەکرێ بۆ شتەکانی تر ئەنجا گرتنی هەر کەڵە شاخێک یارمەتی دەرە بۆ ڕێخستنەوەی هۆرمۆنەکانی جەستەی ئینسان لەسەر گورچیلە ئەکرێت بە جیاواز بۆ زەخت لە شوێنێکی ترایە بۆ مەسەنە ساوەفان لە وەکووتمان لە قاچە ئەکرێ بۆ هەندێک جار تۆ کابراڵێ تەنها بێهێزم بەرگری لەشم کەمە بۆ تەشەن و جایکی شانۆمە لەم کردووە ڕێک ئەو سێکوپە سنەتی کە لە کۆنەوە لە بەرچاوانەڵی سنەتە نقطەی کاهین کە لە پشتەملدایە و لای ڕاست و لای چەپ لەسەر شانەکانە دەسەکان خۆش بێ بابەتێکی تریش پێم خۆشە لەو دەرفەتەی مامانە چاودێریکردنی ئەو کەسانی کە کەڵە شاخ ئەنجامەدەن چوە ئێوەکو لایەنێکی ڕەنگە ئەوەندە ڕێنمایی کار و باڵین لایەنە زانستیەکەی تانگرت بێتە بەرەونە لانی چاودێری دەست ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان دامەزراوە میریەکان بێ کە ئەو شوێنانەی کەڵەشاخی تێداکەن بەڕاستی پاک و خاوێن بن هەموو ئەو ڕێنمایانی ئەوە جێبەجێ بکەن ئەمەش گرنگە من پێم خۆشە هەر لێرەوە لە خزمەتانە چەند شتێک باس بکەین ئێمە وەکو کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان سپاس بخوا ئەوەنە ئەندامی هۆشیارمان هەیە کە زۆری نەمان یعنی بەردەوام خەریکین ئەو خاڵە خراپانە ئەخەینە ڕوو بۆ یەکتر کە دووبارە نەکرێتەوە عنی حتا لە یوتوبەوانێ و لە چەناڵی تەلەگرامەوە و لە بەهەرحاڵ گروپمان زۆرە کە گفتوگۆی تیاکەین ئێمە بە بەردەوامی 2-3 ساڵ جارە یا خود ساڵی جارێ یەکێک لە ئەندامەکانمان کتێبێکی کەڵەشاخ دەرەکات باشە نووسینێکی کەڵەشاخ ئەمانە هەمووی
هی ئەندامەکانی خۆمانن جا هەرێکی لە شوێنێکی ئەم کوردستانەیە زۆر کتێبەکان زۆر بەس پێمانەی کوردی دەوڵەمەند بێ بە زانست هەر لە یوتوب یاخود لە گۆگڵ سێرچێک بکەیت تەواو ئاماژەمان پێدا یان یەک شتی تر خوێنەرمان زۆر زۆرە ئێمە سپاس بخوای گەورە لە ناو کۆمەڵی ڕۆکناسان و ئەندامەکانمانە خوێنەرێکی باشن یعنی یەکشە بڵاو بکەرەوە یەکشە دابنێ چەند دوور و درێژ بێ یا لە ناوەڕاستیە یا لە کۆتایەکە ئیلا گفتوگۆ و مناقەشەیەکی لەسەرەکرێ و ئەمە یەکێکە لەو کتێبانەی کە سەرچاوەیەکی زۆر باشە پێم خۆشە بگەڕێمەوە بۆ ئەوەی کە باس لە سوودەکانی و هەندێک کەس کە متمانەیان بە گرتنی کەڵەشاخنی ئەمە کتێبێکە زیاتر لە 12 پرۆفیسۆر و دکتۆری میسری و سووری و ئەوانە بەداتاوە ئێستا بۆ پیشانی کامێرەکەی طبعاً بە داتا و بە هینێکی پزیشکیەوانێ کەڵەشاخیان یعنی لەسەر کۆمەڵە سەرچاوی زۆرە بۆ نمونە لێرەیە پێمان ئەڵێت نەخۆشێک هاتووە کە کێشەی مەسەلەن شەکرەی هەبووە باشە لە دوای بڵین چەند سەعاتێک سەعات و نییە بۆ 2 سەعات کە کەڵەشاخی بە پێشتر پێش کەڵەشاخەکە شەکرەی ئەم کەسە لە 127 بووە هی ڕۆژانەکەی دوای کەڵەشاخەکە هاتۆتە سەر 97 هەمووی ئەمە بڵین داتا و بەڵگەیەکە لەسەر ئەم کتێبەکە باسی چی ئەکات معجزە قەرن 20 یعنی لە سەدەی 20 بۆ دواوە وەکو کۆمەڵە ئێمە ئەم حەگبەی سروشتمان هەیە کە وەرزیە ئەم باز لە کەڵەشاخ دەکرێت دڵنیا ڕێنماییشتان هەیە بۆ ئەو کەسانەی با بڵین کەڵەشاخ ڕێنماییتیایە و شوێنیان پاک و تەمیز بێت و دەستکێش و دەمامک و کوپی تایبەت و تاقیم بەکاربهێن و هەتا داوامان لێ کردوون هەوڵ بن ئەو بۆ یاخی دژە بەکتریای بەکاری بێنن یعنی لە زۆر شت دوور بکەونەوە لایلۆن کاکرێتە قاچ بەکاری بێن کڵاو بەکار بێن دەمامک ئەم شتانە لای ئێمە زۆر گرنگە و بەردەوام ڕێنمایە ئەبدەیت دەکرێتەوە بۆیان دەستان خۆش بێ وڵا گرنگە چکۆوە ڕاستەوخۆ بابەتی خوێن و ئەمانەیە چاودێرێکی وردی ئێوە پێویستە دەستان خۆش بێ کاک هاوڕاست قادر بەرپرسی ڕاگەانی کۆمەڵەی ڕۆگناسیر لە قیسلێمانی سپاس دەکەین دەستکان خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت لەگەڵ ماوەی من تەنها پێم خۆشە یەک مژدە بەم بە ئەو کەسانی کە کەڵەشاخ ئەگرن و ئەندامەکانیشمان لە تەوقیتی کەمتر لە 48 کاتژمێری ڕابردوو و ئێستا ئەمە لێرەوە ئەیبیستن ئەندامەکانیشمان گفتوگۆیەکی تێر و تەسەر لەگەڵ وەزیری تەندروستی کراوە بە خۆشحاڵیەوە ئامادەی دەربڕیوە بۆ هاوکاریکردن و هەماهەنگیکردنی کاری کەڵەشاخ و بە شێوەیەکی زۆر چڕ و بە شێوەیەکی تەندروست لەگەڵمانە بن پشتیوانمان بن و چاودێرمانکەن و لە هەوڵ بدرێ بەڵێنی 100% نەدراوە بەس هەوڵ بدرێ لە گۆشەیەکی تەندروستی داگیر بکرێتەوانێ و بە ئیسنی خۆی گەورەی مەش چاوەڕێی و هەواڵە خۆش ئینشەڵا سەرکەوتووە بن کاک هاوڕازیان دووبارە سپاس دەکەین بڵێ بینەرانی ئازیز بە هاوکاری هاوکارانم لە ستۆدیۆ و لە کۆنتترۆل بگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین لە دەرد و بەڵا بە دوور بن خواتان لەگەڵ